بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەیەشمان وەک چەند بەرنامە لە هەفتەکانی ڕابردووە پێشکەشمان کردن سەبارەت بە جەنگی ئۆکرانیا. جەنگی ئۆکرانیا ڕووداوێکی مێژووی و چارەنووسسازە لە ڕووی دنیاە، چ ئەوەی کە جێگای تەقینەوەی گەلێک ناکۆچیە لە ناکۆچیەکانی کۆمەلگای سەرمایەداری وە لەلایەکی تر ئەتوانێت کاریگەری زۆر گەورەی لەسەر ئایندەی هەمومان هەبێت لەسەر گۆی زەوی. بەشێک ئەم جەنگە وەک هەڕەشەیەکە بینن لەسەر وجودی نەسلی ئینسان، هەنێک بۆژدار و هەنێک ئاگاداری بڵاوکرێتەوە کە ئەگەری ئەوە هەیە جەنگێکە لانی کە مێستا تەرەفێکی چەکی ئەتۆمی بەدەستەوەیە بچێشێتە جەنگی ئەتۆمی وە لە حاڵەتی وایە ئەساسەن تەواوی وجودی ئینسانیش ئەکرێتە ژێر پرسیارەوە. دیارە بە ئومێدێک کە ئەمە ئایندەیەکی دوور بێ، بەڵام هەر کەسێک کە شێوازێکی واقعی و مۆزوعیانە ڕووداوەکان لێک باتەوە و ماهیەتی هێزە دەرگیرەکان بناسێ وەقوڵی ئەم قەیرانە بناسێ، ناتوانێت هیچ کام لەو ئەگەرانە وەک نەبوو ببینێ و گوێیان پێ نەدا. هەر بەم ئیعتیبارەیە لێکدانەوەی ئەم جەنگە هەڵوێستی بەشەریەتی ئەمڕۆ لەسەری و ئەوەی کە ئەکرێ بکرێت لە بەرامبەریا بۆ کەمکردنەوەی کاریگەریە کوشندەکان و وێرانکەرەکانی ئەتوانن بابەتی گفتوگوی جۆر بە جۆر بن و لەم نێوەشا دیارە تێڕوانی جیاواز هەیە بۆ کار شەڕێکی تر ئەبێتە بە تایبەتی بۆ چەپ جەنگ نەبووە لە دنیای کە دروست بوو بێتوانە چەپ لەسەری چەند هەڵوێست نەبوو بێەوە تێڕوانی جیاواز نەهات بێتەکایەوە. بەم ئەتیبارە گفتوگۆکردن بۆ ڕۆشنکردنەوەی مەسەلەکان و ڕۆشنکردنەوەی دیدگا جۆر بە جۆرەکان گەلێک جار بۆ تەسفی حسابکردن لەگەڵ هەندێک لە خاڵە لاوازەکانی تێڕوانی و بیرکردنەوەمان پراکتیکمان لە ڕابردووە هەمیشە کارێکی پێویستە. من بۆیە بە پێویستم زانی دووبارەم بەرنامەیە سەبارەت بە جەنگی ئۆکرانیا بێ، ڕوبەڕووی یەکی مارسین یەکی ئایارین حتمما لەم چوارچوەیە بەرنامەی تایبەتمانە بێت لەسەر یەکی ئایار وەکو هیوا عومەر ئەڕێ هیوا عومەر دەستی پێکرد و منیش بەردەوام یەکەم، بەڵام لەم نێوەیە جەنگی ئۆکرانیاش بەشی خۆی وەرەگرێەوە گفتوگویەکی تری لەسەر سازدەین. بەر لەوەی کە میوانەکەم بەخێرهاتن بکەم لەگەڵ ئێوەی ئازیزە، خوازیارم لێتان ئەم کەناڵە سەبسکرایب بکەن لەسەر یوتیوب بووە بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. میوانم بۆ ئەم بەرنمەیە تۆما حەمیدە. تۆما حەمید هەڵسوڕاوێکی سیاسی بەرجەستەیە و ئەندامی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقا. ئەو دیارە زمانی ماڵەوەی زمانی خێزانی کوردی نییە، بەڵام ئەم گفتوگوۆیە بە کوردی ئەنجامەدەین. من زۆر خۆشحاڵم لەگەڵ مای تۆما، زۆر بەخێر هاتی. زۆر سوپاس شەما. هەربژین. تۆما بەم پرسیارە دەست پێ بکەین کە ئایا بە بڕوای تۆ بە چه مەنهەجێتێک و بە چه دیدگایەک بۆ پاشخانەکانی جەنگی ئۆکرانیا بچین، چۆن جەنگی ئۆکرانیا لێک بینەوە؟ لێرە من نووسیمە پاشخان و لێکەوتە ئابوووریەکانی جەنگی ئۆکرانیا، بەڵام من دیارە پاشخانەکان تەنها بە ئابووری نازانم، دیارە توانێت زۆر لایەنی تریشی هەبێ، بەڵام بە قسە بۆ تۆ بێ چۆن پاشخانەکانی ئەم جەنگە خەتەرناک و مەترسیدارە بینی؟ من بەنەزەری من ئۆکرانیا ساحەیەکە ئەمڕۆ. ئۆکرانیا قضیە ئەساسی نییە لەم سیڕایە. قضیە ئەساسی سیڕاعێکە بینی دوو قوتب کە ئەمڕۆ لە ژێر نەزمی سەرمەداری ئەمە چەند جار ئەمە بووە کە هێزێک زۆر گەورە لە وەزعێک بێ مسيطر بك كموضوعيتي لدسدا دائما محاولة كيتر أو موقعيتي خوي أودي بك محافظة لسر بك أمر أمريكا إما أزانين لو كاتوا كاتحاد السوفيتي نما
تقريبا ترادك امريكا تواني وقطبك الدنيا وقطبك بجير امريكا زلهيزي تنيازل زلهيزبه ترادك تواني مثلا حمو معادلات الدنيا او ديبك صياغتك ايتر لم اگر ببینی لاخر 20 سال خاصه لقيراني عبوري 2008 موقعيتي امريكا زور لدابزينا لهمو لايكا بس خاصه لباري عبوري وضع امريكا زور لدابزينا برامبر او هزيتر خاصه چین وروسيا تحدك حتى هند ودولات ثانيه تر برازيل وانا بس بشكل خاص برامبر الصين وروسيا يتر تاك محافظه لسر موقعيتي خوي كامريكا زور بيوستي هيا اودي بكاربيني عسكر ميليتاريزم اودي بك توتر درس كلا الدنيا وحتى قلت برو يسيري كساني استراتيجي لامريكا اودي زور بواضحي الين ايما ابي امدو دولتا اوديان لادين اما انا اودي دجمني من راديك يعني اگر دجمننا بن كومبيتيتيف تشيبي الين بكردي منافسي ايمن الصين وروسيا حتى خطه هي مثلا باسي او كان كم دولتا بتقسيم كرين ام دولتنا برو مثلا حتى لك كيسنجر بقرا لا نايل فيرغسون اماني كامربا استراتيجيستي غربي ناسرين بس يا كان مثلا روسيا جاريه كم ابي مثلا هندك لامريكا بس يا كان ابي جاريه كم دجايتي الصين كاين دواي يتر بين دجايتي روسيا كاين هندك هيا مثلا جو بايدن رأي جوازه أي زيادة دجايتي روسيا بكجارية كم دواي بيتا الصين يتلبن أول أم موضوعي أوكرانيا حيج أجر تبي لباري منطقي حيج سببك نية الناتو أمريكا ب أم إصرارك كأودي أوكرانيا ين جورجيا ببن با أودي ببن بأزوي ناتو أجر بري يصير كي شو سببك هي أما أودي تعرضك روسيا ما متفقين دين لسر روسيا نوعي نظامي روسيا كنظامك زور رجعية بس تعرضك روسيا أودي شون بلي قلقي هي لموضوعها قلقي جدي هي أجر مثلا أوكرانيا بوبا أزوي ناتو خاصة لشون لو كاتوا لدو هزارو شواردا كأون انقلابيان كرت لا أودي نظامي يكون يانوكوفيتش يان لابرت مجموعي هيزي زور رجعي زور جواز نين لقل آيسيس قائده وانا هنا يا نسر حكم نازي تازو وانا راستا امانه زور كاس علي امانه عدد ين كما دل صدن حشل صدن لا كانتخابات حشل صد صوتين بس موضوع لوين هي موضوع امانه زور ميليتانت زور اودي سياسه لاوكرانيا امانه اودي كان زبري فايلنس واودي فرضيه كالسر زيلينسكي امر زيلينسكي اودي قرار بدستي زيلينسكي نيه زيلينسكي زياده الواجهه زياده ام هيزانا على كل مقصدم تشيا امانه ام مشكله خلقان ام موضوع كرديان موضوع اول نيه زور الناتو يعني امريكا حاجتي باوكرانيا نيه حتى لا جير بجير باوكرانيا لين قدنا ببا لا اودي بس بعلني علين اوديه مفتوحه روجك لروجان جورجيا واوكرانيا بيبا اودي هدفش لوي تشيا توتر درس كان تراديك حتى يستوى دياربك ايتر ايان روسيا توشي شون بلي يجيب كان ورطيك كان يعني توشي حربك كان ام وضعيان درس كان اما لا جنب لا روانجي غرب امريكا بالذات امريكا اگر بي اداري بايدن بالذات مشكله تريهبو
بايدن هذا سر حكم وتي اما ابي دي كوفيد نهيلين ابي ام ازمه اقتصادي ك هوي كوفيد بو ابي دي بكين وضعي خلق شاكي بكين حتى ابي دي بيلت امريكا بيتها برنامجي كي هبو كاودي ام انا حمو فشلي هنا تبرو لسر استي سيري سياستي امريكا حر رئيسك لاخر 50 سال رئيسك توشي ازمه داخلي امريكا وضع خرابه اگر الانتخابات نصفي لنهاية امصار الاكري هر ديمقراط اودي ابن يعني زور بخرب دورن اگر ام وضع بمنه ادر وضعك اوا ب دائما شيء كلينتون وايك زور رئيسية الروايان كرت رأسا مشكلة كي عالمي خارجي خلقي كان ادر زور هدف اوديان هبو مشكلة قدرس كان حرب قدرس كان يتر أوكرانيا زور شوينك مناسب بويان أما بكان أما لا روانجي غرب ثم سكتوا أوقساكي دوكوا كمثلا بوتين داجيري نكرد بأوكرانيا يعني وكوا أوان شرين بوتين فروشت به ببروي من أم تبلیغات من نقصانێکی زۆری تیابیرم ینی وێنەکە هەمووی نیشان نادا. من وای ئەبینم کە لێکدانەوەی دۆخی ئەمڕۆی دنیا بەبێ لێکدانەوەی سەرمایه‌داری و بەبێ لێکدانەوەی ناکۆچیەکانی ناو سەرمایه‌داری ئیمکانی نییە و سەرمایه‌داری هەر ئەمریکا نییە، سەرمایه‌داری کلی سیستەمەکەی لە ئاستی جیهانە. ینی تۆ باسەکە ببوورە من ئەمە لەم لێرە بڕی حتمما ڕێگەت پێدەم کە قسەکانە تاواکەیت بگەی بە نقطەی، بەڵام پێم باش بوو لێرە ئەوە بڵێم کە شێوازی لێکدانەوەی ئەم ڕووداوانە بەم جۆرە کە عەرزەکرێتەوەوانە زۆر تەسخیمێکی زۆر گەورەی تایە بۆ ئەمریکاوە بچووکردنەوەی هەموو هێزەکانی ترە لە دنیاە کە بە بڕای من ئەمە لەگەڵ خودی ئەو مەنتیقەکەڵێ دنیای دووقە قوتبی تەواو بۆ و ئەمریکا بەرەو ئوفول لەچێەوە ئەوانە تۆ زەڕێک نایەتەوە. ئەگەر دنیا بەرەو گۆڕانکاری ڕۆیشتووە ئەمریکا بەرەو ئوفول لەچێ و دنیای چەند قوتبی دروست بووە کەوابێ با لە مەوزوعی ئەم شەڕەیە ڕۆڵی قوتبەکان هەمووی ببین، نەک بە تەنهاوی ئەمریکا چی کردو چی ئەوێ. بەڵێ فەرموو. من زۆر متفقم لەگەڵ ئەمە، لەبەر ئەوە باسم کردوتم لە ڕەوانگەی غەرب باسیەکەم، دوای دێم لە ڕەوانگەی رووسیا باسیەکەم ئەبێ پێشوەخت، چونکە زۆر کە من ئەم خەلفیە تەقدیمی ئەەکەم ئەمە کەس ئەبێ ئەم تەسویرە نەدەم کە بەشکل لە شکل ئەوێ دیە من تەییدی رووسیاکەم یان دەوری رووسیا کەمی ئەەکەم لە ڕەوانگەی رووسیا ئەمڕۆ، چونکە ئەمریکا لە زوعفایە. ئەمریکا ئێستا لەم فترەیە لە دوو حرب دەرچوو بە خەسارەت. وضع لأمريكا خرابة، وضع اقتصادي زور خرابة، وضع اقتصادي عالمي خرابة. أجر بي حتى مثلا انقسامك هي لأمريكا كتحملي حرب جورة ناكا إذا روسيا أم وضع بيني بو روسيا فيش 3 سال مثلا نتشو أوكرانيا دايكيركا أما أو توازني قوايا كوايلك روسيا أمرو دايكيركا اگر نخو حد او سببانه روسيا استتقديمي الله مثلا مساله دونباس وفلان وفلان فلان كتقديمي امانه او سبب حموهبون ل 2014 است بس روسيا است اگر ملاحظه بكي بيش ام حرب دست بك بوتين روش بو صين اتفاقي كامل هبو لقال روسيا استفاده كرت لم وضعيه كامريكا لوضعيه كي لابار احتمال غلط به ام تحليل يعني تحليلي روسيا لم احتمال غلط به، بس على كل اما سبب توقيتكي او بك روسيا زاني امريكا استال الضعفاء اويك مثلا روسيا اسباب تقديمك مثلا عليك ناتو هات اوكرانيا صاروخي دانا لاوكرانيا توازني قوه بين روسيا وناتو او نتيكه مثلا صاروخي ناتو بشش دقائق موسكو همو او شارع جوركاني روسيا الله مثلا لدونباس كتشتيك راستم تا استا ل
چواردە تا ئێستا 14,000 کەس کوژران هەموو بەدەستی هێزی ئۆکرانیا مثلا لۆخەی رووسیەکان ئەقەلیەک گەورن لە ئۆکرانیا لۆخەی رووسی مەمنوع کراوە مثلا لە ئۆکرانیا ئەمانە هەموو سەبەبە تەقدیمەکە بەس ئەمانە حجەتن بۆ رووسیا تەقدیمەکە رووسیا مەجموعی تشتی هەبوو کرایمیە بۆ رووسیا زۆر شوێنێک مهم بوو بۆچی قاعدەیەکی هەیە غیری قاعدەی حەمیم لە سووریا رووسیا قاعدەیەکی هەبوو لە ئەوەدی کرایمیە سیڤاستۆپۆل پێڵێن قاعدە سیڤاستۆپۆل تەنها قاعدەیەکە لە ئاوی گەرم یعنی لە شوێنێک ئەوەدی بەفر نەبێت لە ئاوی گەرم تەنها قاعدەیەکە ئەم کرایمیە تابعی ئەوەدیە تابع ئۆکرانیا ئەم قاعدە بە ئیجار گرتبووی فترێک لە فترات هات ئۆکرانیا باسی ئەوەی کرد کە ئەم عقدە تەجدیدی نەکە ئیتر رووسیا ئەم حجەتانە ئەم حجەتانە هەندێکش مەخاوفی هەیە یعنی مەخاوفی جدی وەک نظامێکی شەڕ نییە تەقەدمی ڕەجع بە غەیری ئەوە مەخاوفی هەیە لە تەدەخلی ناتۆ لە ئۆکرانیا ئەیویست کرایمیە بگرێ کرایمیە کە گرت ئێستا تەنها ڕێگە بۆ کرایمیە جسرێکە چۆن بردێکە ڕەبتی نییە بە وشکایی رووسیا ئەیویست شەرقی ئۆکرانیا داگیرکە ئەم مەنتەقەی دۆنباس کە دوو ئەوەدی جمهوری ئێستا ئەلانی استقلالیان کردووانە لۆهانسک و دۆنسک ئەیەوی ئەم شەرقی ئۆکرانیا داگیرکە بە تەواوی تەسلیمی ئۆکرانی نەکە ئیتر ئەم کرایمیە ڕەبت کرێ بە وشکایی رووسیا و ئەوانە ئەمە هەدەفێکی ئەساسی بوو ئیتر لە غەیری ئەوەش ئەمە ئەگەر نەسڕێکی هێنا لە ئۆکرانیا ئەمە شکستی زۆر گەورە ئەبێ بۆ غەرب یعنی ئەزانی چۆنە تەوازنی خۆی بە تەواوی ئەمە مەقسەدم ئەوە نییە کە ئەم حیساباتانەی کە رووسیا کردوێتی ڕاستە احتمال ئەمە هەموو غەڵەت بێ احتمالە تووشی زەرەرێک زۆر گەورە بێ بەس بە حیساباتی خۆی ئێستا وەخت زۆر مناسب بوو تراجعێک فەرزکە لەسەر قوتبی غەربی بە قیادەی ئەمریکا بە نەزەری من ئەمەیە تەفاسیلی تری زۆری هەیە بەس تەوقیتەکەی حتى توافقێکی زۆر گەورە هەیە بینی چین و رووسیا لەسەر ئەم مۆزوعە چونکە ئێستا حتى خەتەری ئەوەدی هجوم کردنی ئەوەدی سین لەسەر تایوان زۆر بەرز بووە لەم فترەیە زۆر بووە بە خەتەرێک جدی ڕاستە دقیقاً وایە من ئەمە ئەبینمەوە کە دۆخەکە بەرەو تەقینەوەی زۆرتر ئەچێ من لەو بابەتەوە موافقی تۆم بەڵام زای چۆن تۆمە من پیشکالێکم هەیە لەگەڵ ئەم جۆرە تەحلیلکردنیە لەگەڵ ئەم جۆرە لێکدانەوەیە کە لەسەر ئەم شەڕاترێت منە بینم زۆر جار تەحلیلی شەڕی بینی دەوڵەتەکانەوەوانە طبعاً ینی تۆزێکیش منطقیەکەوا بێ زۆرتر تەحلیلە لەسەرەوەی فڵانە دەوڵەت لە ڕووی جیۆسیاسیەوە چ مشکلاتێکی هەیە و چ مەطامیحێکی هەیە و ئەوێ مەسەلەن چ مەطامیحێکی اقتصادی هەیە و فڵانە حکوومەت چ قەیرانێکی هەیە مەسەلەن لە ناوخۆیە ئەوانە دیارە ئەگەر ئەمە بە عموم وەربگریت لە ناو هەموو دەوڵەتەکانە حسابی بکەیتەوەوانە عاملی قەیرانی ناوخۆی وەربگریتەوەمانە بەڕای منهەجێتێکی باشتر بەڵام زۆر جار باسەکە لە شەڕی بینی ئەو شەڕانەیە کە تەرەفێکی لانی کەم بەلایەنگری یاخود بە هێرش بردن ئەمریکا بێ زۆرتر دەوری ئەمریکا وەکو سەرکردەیەک وەکو وڵاتێکی سەرمایه‌داری ئیمپریالیستی گەورە ئەوەنە تەسخیمەکرێ کە دەوری دەوڵەتەکانی تر و ئەمانە پراوێ زەخرێت و ئەکرێ بەشتی لاوەچی من لە منهەجێتەیە نوقسانیەکە بینمەوەیە کە عامل و ئەکتەری هەموو ئەم حربانە کە دروستە بێتەوەوانە بە تەنها دەوڵەتەکان و مەجموعەیەک سیاسەتمەدار و مەجموعەیەک مەسەلەن توخمەی سیاسی حاکمەوانە ئەبینرێ لە سیاقی یاخود لە مەتنی تەقینەوەی ناکۆچێچیناتەکانە نابینرێ ئەو بڕای من ڕاستە کە ئەمریکا و غەرب ڕۆڵێکی مهمیان لە زەمینە سازی بۆ ئەم شەڕەیە بووە بەڵام سەرنجام ئەوەی کە ئەم شەڕەی بەرپا کردووە خودی پۆتینە
و ئەوە کە پەلاماری داوە دەوڵەتێکی کەیداژی کردووە و باسەکە لەسەر مەخاویفیش نییە. ئەم مەخاوفانی کە باسەکرێ رووسیا هەیەی لە ڕابردووە زۆر زیاتر بوو و مەسەلاً لەو هەر لە ئەنجامی ئەمە خاویفانە بوو دەوڵەتێکی وەکو ئوکرانیا تەواوی ترسانەی نەوەوی خۆی بەشەتە شێرنۆبیل لەوێ بوو، کارەساتی شێرنۆبیل لەوێ بوو، ینی خەڵکی ئۆکرانیا و ئەوانەی کە لە ئۆکرانیا ژین لە هەموو کە زیاتر باجی سیلاحی نەوەوی رووسیاندا، بەڵام تەواوی ترسانەی نەوەوی خۆی تەواوی سیلاحی نەوەوی خۆی تەسلیمی هین کرد رووسیا کرد و بوو بە دەوڵەتێکی غێرنەوەی بۆ ئێمە مەخاویفانی رووسیا کەم کاتەوە. یعنی و ئەم شتانەش کە باسیەکە نەمانی کە ئێستا وەکو رووسیا بە بیانویان هێنێتەوە هەمووی لەوەیان مەوجود بوون. ئەوەی کە تۆ ئەیڵی لەسەر قەیرانەکانی ناو ئەمریکا بە هەمان ئەندازە قەیرانەکانی رووسیاش ڕاستە. رووسیا دەوڵەتێکی سەرمایه‌داری زۆر دواکەوتوتر و زۆر متەخەلیفتر و زۆر دڕندەترە لە ئەمریکا. دەوڵەتێکە بۆ نمونە بەسیترین شتیە، ئەنی کۆمەڵێک ئۆلیگارکی لەوێ دەسەڵاتدارن، نەک تەنها لە ڕووی بڵین یاساییەوە بە شێوازی مولتەوی و بە شێوازی ئێرە و لێرە و لەوێ و دروستکردنی لۆبی و ئەمانە و تەسیردانان لەسەر قەراراتی کۆنگرس وەکو لە ئەمریکا ئەکرێ. ڕاستەوخۆ مشارکن لە دەسەڵاتە و ڕاستەوخۆ مشارکن لە بەڕێوەبردننی دەسەڵاتەوە بە دەوری پۆتینەوە وەستاون و ئەواننەوە قەرار لەسەر سیاسەتی رووسیادەن. لایەکی ترەوە دەوڵەتێکی وەکو رووسیا لە سەرەتاییترین ئەو ئازادیانەی کە لە غەربووەوانەیە بەهرەمەندە خەڵک لێ بەهرەمەند نین. ئەمڕۆ لە رووسیا تۆ گەر بڵی بەمە بڵی شەڕەوانە چیتە سژنەوە 500 ساڵ حکمت 14,000 کەس بە ئیحسایەتەوەوانە لەسەرەوەی کە لە دژی شەڕ وەستانەوە لە زیندانان ئەمریکا شەڕی کرد، شقامەکانی ئەمریکا پڕپڕ بوو لە مزاهرات و لەوانە. ینی ناکرێ ئێمە سیستەمێکی وەکو رووسیا وەکو سیستەمێکی کەمێک باشتر و ئەوەتر ببینین لە چاو ئەمریکایە و تۆ شەڕەکان و کێشەکانی کە ئێستا دروست بووە لە ئەستۆی ئەمریکا و غەربا ببینین گوایە ئەوان زەمینیان بۆ ساز کردووە، ئەوان بردوانێتە پێشەوە لە حاڵێکە ئەوەی کە تەقەکاکە، ئەوەی کە ماڵ وێرانەکە، ئەوەی کە پەلاماری بردو، ئەوەی کە خەریکە دنیا سووتێنێت و شاری گەورە و گران تەختی زەوی ئەکا، ئەوەی کە ئەمە هەر پیشەیەکەم جاریشی نییە. مەسەلەن لە گرۆزنی ئەوەی کە پۆتین کردی لە گرۆزنیەوانە تاوانێکی قێزەون بوو بە ئەندازی تاوانەکانی ئەمریکا لە عێراق و لە ئەفغانستانە تاوان بوو. ئەوەی کە رووسیا کردی لە سووریا، رووسیا لە سووریا نزیکی 6 ساڵە بەس مناڵی سووریە کوژێ. ئەمانە ئەو شتانەی کە رووسیا ئەیانکە لە دنیاە کەمتر نین. ئێمە بە جۆرێک جاری ئەوە هیچ کە تێڕوانێکی نادروستە کە خودی دەوڵەتەکان بە تەنها بە ئەکتەری ڕووداوەکان ببینینەوەوانە، ئەی جەماوەر لەکوێیە، ئەی چینی کرێکار لەکوێیە، ئەی چینی کارگەر و زەحمەکێشی ئەم وڵاتانە لەکوێن لەکوێ ئاوەستاون، چۆن چۆنی قبول نەکردنی ئەوان بە تەداعیاتەکانی ئەزمەکە وا لەم دەوڵەتاناکە کە علاجێک بۆی بدۆزنەوە و ئەوەی کە بۆ ئەمریکا ڕاستە بۆ رووسیا ڕاستە. رووسیا لە ئاخر انتخاباتە لە 170 بە تەزویر پوتین توانوێتی دەسەڵات بکرێت و شعبێتێکی زۆر لاوازی لە هینابوو و بەم شەڕا لە ڕاستیە هەوڵی داوە شعبێتە بژێڕێتەوە و فعلەنەوەشی کە ئەیبینینوانە بە ئەندازەیەک سەرکەوتنی بەدەستێناوە. رووسیا بە ئاشکرا و بە تەواوی بەرەو دەوڵەتێکی فاشستی خەریکە هەنگاو هەڵەکرێتوانە. یعنی من مەبەستمەوەیە کە پێویستمان بەوەیە ئەم ڕووداوەکە لە ئۆکرانیا ڕوەدا بە نەتیجەی سراع و ململانی ئەم دەوڵەتانە نەک تەنها لە بینی یەک و لەگەڵ یەکترا، لەگەڵ شعبەکانی خوان، لەگەڵ خەڵکەکانی خوان، لەگەڵ جەماوەری کارگەر و زەحمەتکێشی وڵاتەکەی خۆیانە بیبینین. نەتیجەی ئەو قەیران و ئەزمەیە بیبینین کە سەرمایه‌داری پێوەی گیری خواردووە، نەک بەم دیدە بەرتەسکەوە کە مەسەلەن ئەمریکا یاخود یا مەسەلەن سەرنجام باسەکەی ئێمە ئەوە بێ ئیدانەی چێ بکەین، چێ مەحکومە لەم شەڕەیە. وەکەوەی مەسەلەن ئێمە محکمەیەکی ئەخلاقیماندا نابێت چەپی ئەم دنیاە کارمان بەزەوە بێ بە چێ بڵێن غەڵەتەوە بە چێ بڵێن ڕاستە. لە حاڵێکە باسی و ئەساسەن تەحلیل ئێمە کە دواتر دەچینە سەری ئەپێوە بێت دەواازەیەک دۆزینەوە ڕێگایەک دۆزینەوە کە چۆن چۆنی بەرگەری بەم کارەساتە بگرین. کە دیارە ئێمەمانن کە بە کوردی قساکەینەوە بەنامێ بە کوردیەکەین ڕەنگە کاریگەری شەوتۆمان نەبێکرد حتاکو و تەواوی قسەکانیشمان دروست بێ. بەڵام بیرم لە لای ئەوەیە کە ئەم باسا بۆتە باسێک لە لای کولی چەپ و لە لای کولی چەپ ئەم مەسایلانە مەطرح کراوە. بەرحاڵ ئەگەر تاقیبێکت هەیە لەسەر ئەم من متفقم لەگەڵ زۆر تشتکە باست کرد، بەس تشتێک هەیە
تو باسی زۆر تشتت کرد لەم تعلیقە ئەوەی کە دوري وضعي داخلي مثلا صراعي طبقي داخلي دولة كان اما زور راستا اما حتى باسم كرت لامريكا سبب زور جورا كامريكا مثلا بيستي بشر بيستي نازن احتمال امريكا ني يست امشر درس به يست وترك درس كلا الدنيا يتر ديك امد واضح بو لامريكا لروسيا من متفقم روسيا يكك سبب كان كروسيا اوديه ازمي هيا ازمي داخلي هيا بالتواوي نظامي سرمداري لازمه من لما راسته من باسي اما بالذات لروسيا باسي اما نكر بس من بالتواوي متفق سببك اساسي بس من باسي او معادلات جيوسياسيه كم باسي كم بو استا اما بو مثلا دوصال لما فيش مو او حساباتنا تشيبون كوايا لك بس اگر بي تفصيل باسي كي اي دوري سلاحي او دي صناعه اسلحه كلا امريكا بيعلن ميليتري اندستريال كومبلكس دوري او اما امريكا هي روسيا هي اما الدوري كاودي تشتكي ترش كباسي اكي من زور متفقين لقال امريكا اودي كباسي روسيا كباسي بوتين كان اعلامي غربي زور باسي امريكا على اساس ام روسيا بوتين ام جرائم كروسيا كاودي بوتين شخصي بوتين كبرايكي شيت قراري دايت الاحتلال كلازم دي مجموعه تشتغل اما بوتينيه اما حركه قوميه روسيه تيارك برجوازي الاوديه تيارك زور رجعي من متفق تيارك هم استفاده للدين دين نكبز بدين بعموي ارثوذكس لا اودي سلافي عرقي سلافي لقال شوفينيزمي روسي استفاده لحمو امانه ايكا الفاشيزم بعموم من نازيزم شو تعريفه شي تري هي يعني بس هيك بزم ناي نازيزم ناي سوشياليست كيبيو بجنا لقال ويك لروسيا حاكمه ويك بوتينيكا ويك بوتين باوري بيتي او ويك اخوانري بدرس اخوانري من هالي مكتبي ابتدائيش اي خوانوانا جل اكاديميه عسكريه كان كسر ويك روسيا ينيشي اما تفرق شي لقال فاشيزم ببرا من فاشيزم ما ايديولوجيا فاشيستيه لروسيا حاكمه ازاني شلون ام حربانه قيراني ابوري الدنيا ولأن كان حتى امريكا بو تحملي قطبي كترناكا بو ايوي حرب دوسكا بو ايوي روسيا لادا چونك ازمي ام صراعاتنا حمو والي اكا اتر صراعي جنايتي ابيديبكا دوابخا بيكا بتشتكي سنويين لازم شي كانت نجاحتها هي النازان بس اما حمو دوري هيا يتزور فاكتوري تريش طبعا ام صراعها نكر احتمال مجال ما النبي بس حمو او تشتغل يمكن بس او تشتغل تاكيد كري ك بهيج شكلك توهم نيه أبدي نظامي روسيا نظامي روسيا عندك شابلا أوروبا باسيا كانت على أساس تائستا شون بلي باشماوي سوشياليزم ونازم تمثيلي سوفيتا كونازم شو أنا أبي أما أنا حر زور أبدي تحليلك بوش بمعنى أبدي هيك معنات يعني حتى أو مساكا روسيا كايكركاتي خوي كد ترى ديك دعمي حركاتي تحررية كرت نازم شيء تا أوشي نما أو دورشي نما الروسية يعني أتواني أو باسيا ممكن كأبدي رجعية نظامي تابلي رجعية كامل درندي لدنيا روسيا بشتيواني لك استا لا ايران لا كوريا الشمالية لا سوريا لا كامل توي بيني كزور تاوانكارا وقطع عامكات وهيج حدودك نابيني بو تاوانكاري وانا روسيا لا بشتي وضغوطانا وستاو وامريكاش لا بشتيانا وستاقا بيوي بلامواني بلين روسيا طرفي تشاو ساواکانی دنیای گرتووە ئەمە نەک هەر تەحلیلێکی پوچە بە بڕای من زۆر جار واز دەکەم پارەشی دراوە لەلایەن رووسیاوە یعنی خەڵک ناتوانێت بەو ئەندازەیە لە ڕووی تێگەیشتنەوە لاواز بێ کە
کە دابنیشتی ئەمڕۆ رووسیا بە خەلیفەی ئیتیحادی سۆڤێتی بە خەلیفەی سۆشیالیزم بزانێ ئەمانە حتمما ئەمە پارەی دراوە بە بڕای من بە بڕای من ئیشکارێکی مخابراتی لە پشتێمانەوەی ئەم بووقا مخابراتیانە لەسەر ئەنتەرنێت و ئەوانش کاری لەسەرەکە. تشتێکی تر شەماڵ من تا ئێستا لەگەڵ ئەوەش باسی ئەوە ئەکەن کە رووسیا چۆن بڵێ مەتەن دنیا ئەگۆڕێ لە عالمی حالی لە قوتبێک بۆ چەند قوتبێک بەس تا ئێستا دەوری ئەمریکا لەم لە تەوازوناتی دووەلی گەورەترە تا ئێستاش ئەزەمات و نازام چی دەوری ئەمریکا لە خوڵقاندنی ئەزەمات و نازام چی گەورەترە حتى لە ئوکرانی من باوەڕم وایە احتیمال لە خلافاتمان هەبێ ڕاستە ئەم شەڕە رووسیا کردی ئێستا بس من بنظري من دوري ناتو دوري امريكا زياتر لم بغض النظر كي تقيكرت بغض النظر ئازانین چۆن تۆ مامە لێرە دوو خاڵ باسەکەم وانەی ترم باسە کۆتایی دێنێشینە سەر مەسلەیەکی تر دەگەر تۆ تاقیبێکرد نیە یەکەم شت هەڵوێز لە بەرامبەر پەلاماری رووسیایە بۆ سەر ئۆکرانیا بەر لەوەی دامنیشێت تەحلیلی سیاسی بێوانە بەنظرم موقفێکی ئەخلاقیە من مشکلەی مۆراڵی و هینم هەیە ئەرزشیم هەیە لەگەڵ ئەوانەی کە باسی هێرشی بۆ رووسیا و پۆتین بۆ سەر ئۆکرانیا و ئەم قەت و عامەی کە خەڵکێکەوە ئەم ئاوارەیە ملیۆنیە و ئەم ماڵوێرانی و ئەمانە باسی ئەمە دانیشەڵێران باجارە باسی هین بکەین باجارە باسی ئەمریکا بکەین وەکوانە بێتە بەرچاو من جەماعەتێکە بوو لەناو حیزبی شوێ عێراق کاتی خۆشی کە پەلاماری سەدام مەیرا و ئەمریکا شەڕێ کردوانە با دابنیشن باسی دیکتاتۆرێتی سەدام بکەین وەختیەوە نیە باسی دیکتاتۆرێتی سەدام بکەین بە بڕوای من کاتێکیش کە پۆتین و جێشی ڕووسی بەم لێشاوە پەلاماری وڵاتێکگەیات و خەریکە خەڵتانی خوێنێکات و ئەوەی لەکاوانە کاتێوە نە باسی هیمکەین ئەوڵ هەر کەسێک ئەڵێت بەڵام ئەو جارە بەڵامەت تەجیلکە ئەو بەڵامەت باز مەکە تۆ لە بەرامبەر هێرشێک و شەڕێکای هێزێکی ئیمپریالیستی کاتە سەر وڵاتێکی تری دراوسێ و ئەوانە و خەریکە داغانێکە باسەکە خۆ لەسەر شەڕی حدود نییە خۆشەڕی ئێران و عێراق نێت تۆپیانە نابەیەکەوە ئەوانە و ئینانەکرد ئێمە لە دژی شەڕی هەردوو لاینوانە باسەکە لەسەر سەواریخی ئەوە نییە ئۆکرانیا ساروخی هەڵا بێت بۆ مۆسکۆ ژاویا بێتەوە نشتی ئەمە لە ئارایان نییە هێزێکە هێرشی کردوە سەر دەوڵەتێکی تر و وێرانی کردووە محکومە و نقطە ئەوە ئیتر ئەگەر باسەکە لەسەر موقفی ئەخلاقی هیچ شتێکی تر نییە بەڵام و دوای با بڕین هینە دواتر ئەگەریتە سەر باسی ئەوەی کە چی لە بەرامبەر شەڕا بکرێ بۆ چی لە بەرامبەر عواقبەکان ئەم شەڕا بکرێ وەختە ئەنوا وشکال تحلیل لە توانین بکەین بەڵام ئەوە ئینە نقطەیەکی کەش یەکشت بڵێ بەزانین چۆن دەوری ئەمریکا دەوری دەوڵەتەکان دەوری بۆرژوازی من کولەن لە تحلیلی کۆمەلگای سەرمایه‌داری هەمیشە کە دەوری حکوومەتە بۆرژوازەکان بە ئەندازەیەک زیاد دەکرێت ئەوانە ئەڵەی تەواوی سیستەمەکە سۆنعی ئەوانە من مخالەفەم ئەم هەیە لەگەڵ ئەمەیە یعنی ئەزانی چۆنە وای لێ دێت کە تەواوی ئەو شتانی کە دروست بۆ لە دنیاە هەموو ئەو شەوانی ئەکرێ هەموو ئەو کێشانی کە دروست ئەبێ هەموو ئەو بەرامبەرشیانی کە هەیە ئەو وەڵدانیشتون مەسەرەن مەجموعەیەک تەختیکیان بۆ کێشاوە زۆرتر ئەمە مهمە زۆرتر ئەمە باشە و واریدە کە تحلیلی ئەوانە بێ کە پێیان وایە یەهودیەکان دنیایان کۆنتترۆل کردو ئەوان شەڕەنێنەوە و ئایلێ ڕۆژێڵ نازانم چی لەوێ و نەزەریاتی بۆ ئامەرە و دنیا ئاوا بەدەست کۆمەڵی خێزانی جوولەکەوەیە و جوولەکە ئەمە واریتر وایە ئەوانم تحلیلیانە بکەن کەسی مارکسیست کە تحلیلەکە ئەوانە کۆمەلگای سەرمایه‌داری و سیستەمی سەرمایه‌داری زەربی سفر ناکات لە تحلیلەکانیە بۆرژوازیش لەژێر تەسیری سیستەمەکەیە ئەو بڕیاراتانەی کە ئەیدا و بڕیارانەی کە ئینەکە بڕیاری زۆر ئازادانە نییە یعنی ئەوەی کە بۆرژوازی حڕە هەرچێکە کاتەوەوانە وانێ نە ئەمریکا حڕە نە رووسیا حڕە نە هیچ دەوڵەتی تر لە دنیای حڕە شتێک هەیە کە کۆمەلگەی سەرمایه‌داری سیستەمی سەرمایه‌داری قەیرانەکانێتی کە ئەم شتە فەرزەکە کە بە بڕوای من کۆرۆنا و عواقبەکانی کۆرۆنا و پارێکە خەرجکراوەمانە فاکتەرێکی زۆر گرنگە لە تحلیلکردنی ئەم دۆخەیە و ئەوەی کە چۆن کارێک بکەنەوەوانە کە چینی کارگەر بژێڕەوە ماڵەوە و نێڵێن هیچ شتێک بکە بەرحاڵ من لێرە تەواوێکم ئەم دوو خاڵم پێ دروست بوو باسیکەم ئەگەر تاقیبێکت هەیە باش ئەگەر ناچینە سەر تەداعیاتە ئابوووریەکان یەک تعقیبی زۆر کورت چونکە ئەبێ بچیناوێ موازعی تر تشتێک هەیە ئەزانی چۆنە غارب نەک بەس غارب هەتا هەر بەعام ئەعلامی برجوازی
حتى حكومتها كان هر برجواز بعام أزاني خلق شون لا أحداث حالية مثلا أوكرانيا أيانوي وبا خلق بلين كحرب لبستشواري دودة سيبكر تواو بيش أو وازل بينا لبيرد با خلفيتي نية كأنه موضوع هيك خلفيتي ترينية أما لمصلحتي جانبك مصلحتي غربة أما زور أزاني شون برو سيدي CNN كا يعني MC هذا أودي BBC وتصويري أكن على أساس حرب لا فبراير ده سيبكر أو أحداث أنا كبوة بيش أو وقتها حمو أو أودي ربطينية نماوة أو خلفية أبي كس أودي باسينكا يتم أمش درسنيها لقال أوش راستا أودي حج كس نتواني أم أودي شون بلي يعني حجتك بينك أما تبريرك أم هجومي روسيا بس أبي أم خلفيتش باسكري حرب لو وجد سيبيلنا روسيا داخلي أوكرانيا بو حربك هبو بيش وقت لو 14,000 كس لدونباس كجران راسستا كان هاتنا سر حكم حمو أم مسألة حرب مقاييسي خويا انقلابي كان كدلا أودي لا دوزا أم خلفيتها ڕاستەکەی بەس دەزانین چی تۆمە من شتێکی تری ژێتە خەیاڵم ئەزانی چۆنە حتا مەسەلەن کە هەموو مەسایلەکان ڕەبتەکەنەوە بە پۆتینەوە ئیستیبدادی پۆتین و پۆتین ئیستیبدادەوەوانە لەوێشە ئەگەر قسەکە لەسەرەوە بێتەوەوانە ئەی باشە خۆ ئیستیبدادی پۆتینش لە ژێر باڵی ئێوەیە گەشەی کرد ئاخر پێش پۆتین یەکەم کەس کە لە دیموکراسی ڕووسی قومبەلەی دەبابە لە پەرلەمانیدا و پەرلەمانی کردوانی یەلیتسن بوو یەلیتسن دۆستی نزیکی ئێوە بوو لەژێر باڵی ئێوە بوو بە چەپڵە ڕێزانی ئێوە پەلاماری پەرلەمانیدا و پەرلەمانی تۆپباران کرد باشە دوای ئەوە پەلاماری شیشانی داوە و تاوانەی کرد نەخێر دوای ئەوە پۆتین هات بەبەر چاوی ئێوەوە پۆتین گرۆزنی تەختی عرز کرد هەر نەیهێشت باشە یعنی خودی ئەوەشی کە باسی رووسیا بکرێەوە ئەوانە لێرەوە تەبلیغاتە نەبێ وەڵام بدرێتەوە یعنی خودی هاتینی پۆتین و ئەم فاشیزمە لە رووسایە بەرەنجامی نیۆلیبرالیزمە ینی پۆتین وەلیدێکی شەرعی نیۆلیبرالیزم پۆتینە نیۆلیبرالیزم پارتی یەکێتیە نیۆلیبرالیزم دەسەڵاتی حکوومەتی مافیاکانی عێراقا ئەوەیە کە لە لوبنانا ڕوو ئەدا نیۆلیبرالیزم ئەوە نییە لە ئەمریکایە بە ئەنواع و ئەشکاڵ ململانێ و مقاومەت و ئەوانە بەری پێگیراوە ئەوانە یاخود هەوڵەدێکەوە داواکاری خواستی تازە بەدەست بێت یاوەی لە ئەوروپایە بە ئەنواع وەشکال مقاومەت بەری پێگیراوە نەیەداوە ڕهیم بێ ئەگەرە هەوێت ماهیەتی نیۆلیبرالیزم و کاپیتالیزمی ڕاستەقینە بناسی کە لە کۆتوبەندەکانی ئازاد بۆەوە خۆی بەڕاستی تەمسیلەکەوانە بڕۆ سەیری عێراق کە بڕۆ سەیری رووسیاکە بڕۆ سەیری ئەو وڵاتانەکە کە مافیا حکومێتیاکات و کە مافیا دەسەڵاتداریتیاکە بە بڕای من لێرەشەوە ئەتوانی خودی ئەم دۆخە بەو معنایە هەڵسەنگێنین بەڵام هەموو ئەمە نامان باتە سەر ئەساسی ئەوەی کە قسە لەسەر سیاسەتی دەوڵەتەکان بکەین زۆرتر لەوەی کەوا قسە لەسەر کولی سیستمەکە وە کولی نظامەکە بکەین بەهەرحاڵ زۆرمان وەخت لەم بابەتەیە هێنێ بەڕاستی چونکە زۆر مەسایل و زۆر مەوازیئیتیا مەطرح کراوە پێشترەوەوانە کە شایانی هەڵوێستەکردنوانە من دواتری باسێکم کە چه کاریگەریەکی هەیە لەسەرەوەی کە چه هەڵوێستێکمان هەبێ یاخود چی بکەین چیکردن لە بەرامبەر ئەم مۆزوعە چۆن نتوانێت کاریگەری لەمە وەرگێت بچینە سەر خاڵێکی تر من وتارێکی زۆر مفەسەلی تۆم خوێنەوە لە تەداعیەتە ئابوووریەکانی ئەم شەڕە من پێم خۆشە خۆت ئەگەر خاڵە گرنگەکانی لەوێ چکە وتارە زۆر دوور و درێژە لەوانەیە جێگانە بێ هەموو معلوماتەکان لێرە بەڵام زۆر پڕ معلوماتەوە من دیارە تەوسیەشم هەیەوانی کەوا عەرەبیە زانن ئەم وتارە لە حیوان متەمەدین خوێنەوە وتارێکی زۆر پڕ زانیاریە لەسەرەوەی کەوا کاریگەری ئابوووریەکانی شەڕی رووسیا لەسەر ئۆکرانیا چیەوە چی ڕوویداوە لە دنیاوە چی ڕوئە لە دنیاە پێم خۆشە خۆت خاڵە گرنگەکانی باس بکەی کە دواتر سەبارەت بەوە منیش ڕەنگە تعقیبێکم هەبێ فەرموو زۆر باشە ئەزانی چۆنە پێش هەموو تشتە من ئەمە ئەوە بڵێم کە ئەم قەیرانە ئابووریە تا ڕادە کە شکلی تەضەخمی وەرگرتووە
وتت هەڵوەسانی ئابووری تەضەخم بەرزبوونی هەڵاوسانی ئابووری بەڵێ هەڵاوسانی ئابووری بەرزبوونی نرخی تشت ئەم ئەزمایە پێش شەڕی ئۆکرانیا دەستی پێ کردووە گەر سەیریکەی لە مانگی دوو پێش ئەم حربە کە ئەودی بڕۆ سەیری ئەو ئەرقامانە بکە مەثەڵەن تەضەخم یان ئەم بەرزبوون لە ئەسعار لە ئەمریکا و هەموو ئەو دەوڵەتانی غەربی لەسەر ئاستی دنیا زۆر بەرز بوو مثلا لە ئەغلب دەوڵەتی غەربی مثلا شتێک ئاوە نەمان بینی بوو لە ئاخر 40 ساڵ لە بیدایەتی هەشتەکان مثلا لە ئەمریکا شتێک ئاوە بوو ئەم شەڕە کردی ئەم ئەزمە قوڵتری کرد بەس خۆی ئەوەی ئەزمە هەبوو ئەم قەیرانە هەبوو پێشوەخت و بەرەو ئەوەی بوو قوڵبوون بوو بەس ئەمە هەروە هاتی تر زیای کرد شتێکی تر ئیزافە بکەم حرب خۆی تەئسیری زۆرە بەس ئەوەی کە وەزع خراپتری کرد حیساری اقتصادیە ئەو حیسارەکە ئەوەی دووەری غەربی خستیانە سەر رووسیا ئەزانی چۆن تا ڕادێک بۆ من ئەوە دیارە کە حیساباتیان غەڵەت بوو لە مۆزوعە یعنی حیساباتیان ئەوە بوو کە حیسارێکدان لەسەر رووسیا ئەوە نە بە قووەت بێ ئیتر مثلا روبل ئەوەی انهیار بێ اقتصادی ئەوەی مثلا خواردن نەمێنێ لە رووسیا بەڕادەیەکی خەڵک تووشی برسی و هەژاری و ئەوانە بێتر ئەوەی بکەن دوایی حکمی پۆتین لادەن ئەمە تا ڕادێک ئەمە ئەوێن بەس ئەمە تحقیق نەبوو ئەگەر سەیریکە رووسیا خۆی زۆر حازری کردبوو بۆ ئەم مۆزوع لەبەر ئەوەش من ئێستا زۆر قەناعەتم هەیە کە ئەم حربی ئۆکرانیا ئەوێ خوتە بۆ دانرا بوو لە مێژە ئەم حجەتانە کە ئێستا رووسیا تەقدیمەکە زۆر ڕاست نییە لە 2014 تا ئێستا رووسیا چیەکە مثلا محاولەی کرد تا ڕادێک زۆر مثلا اکتیفای ذاتی هەبێ لە باری خواردن اکتیفای ذاتی هەبێ لە ئەنرژی وای کرد مثلا بانکی مرکزی رووسی 640 ملیار دلاری هەبوو لە ئەودی هەموو دەوڵەتانی مثلا حکوومەتی غەربی لە قەرزە بوون رووسیا ئەوەنە پارەی هەبوو ئیتر ئەم خۆی حازری کردو شتێک درش هەیە کە رووسیا عێراق نییە ئیران نییە ڤەنزوێلا نییە دەوڵەتێکە کە مەصدەری مەجموعی ئەویدیە بزاعەیە کە بە ئاسانی ناکرێت و ئەویدی بکەیت تعویزیان کەی مثلا لەسەر ئاستی ناوت دەوڵەتی دووەمە دوای سعودی لە دنیاە زیاتر لە 10 ملیۆن برمیل ڕۆژانە ئەویدیەکە ئینتاجیەکە ئیتر ئێمە هەموو ئەزانین مثلا ئەم نەوتە نوت ئیتر ئەچێتە سێناعات مثلا نەقلکردن ئیتر کەهرەبا لێ دروستە کرێ لەگەڵ ئەوەش مثلا ئەگەر بێ سەیری مثلا غاز بکەی دەوڵەت ڕقمی یەکە لە دنیا لە غازی ناتچرال گاز غازی طبیعی کانتاجە کرێ مثلا 40% لە غازی ئەوروپا لە رووسیا دێ 25% لە نەوتی ئەوروپا لە رووسیا دێ ئیتر ئەمانە کە هاتن حیسارێکی ئەندانە لەسەر رووسیا کە حیسارێک زۆر بەقوت یەکەمین جارە غەیری دەوڵەتێک وەک عێراق و ڤەنزوێلا یەکەمین جارە دەوڵەتانی غەربی بچن ئەوەی مدەخەراتی بانکی مرکزی مصادرە بکەن ئەمە نەکرا بۆ پێش وەخت ئەمە قەت نەکرەوە ئەمە شتێکی مقدس بوو لە کاپیتالیزم بە هیچ شکلێک نەبوو ئەوەی بکەن شتی وا بکەن لەگەڵ ئەم فترەیە لەگەڵ ئەفغانستانیان کرد ئەو پارە 10 ملیاری هەبوو لە ئەمریکا مصادرەیان کرد ئێستا لەگەڵ رووسیا یان کرد ئیتر لەگەڵ دەوڵەتێک مەتەن ئەفغانستان لەگەڵ عێراق ئەمانە ئەتوانن بیکەن بەبێ تەسیرێکی وا گەورە هەبێ لەسەر باسی مصادراقی مصادرە نییە بە زۆرێک حیجزکردنە فریزکردنە ئێستا وا ناڵێن ئێستاڵێن ئەم پارە تحویل ئەکرێ بۆ ئۆکرانیا بۆ ئەوەی ریکۆنستراکشن بینایی ئۆکرانیا ئێستابار حاڵەوەی کە بڕیارەکە دەرچووە تا ئێستا نازانەوەی تریان ئەوم نەبیستەوەی کە تۆ باسیەکەی مسادرەکردن چکە مسادرەکردن فەرقی هەیە لەگەڵ فریزکردن یعنی تەجمید ئەوەی کە من تا ئێستا جۆم لێ بۆ تەجمیدکردنە یاخود بڵێن
داخستنی حسابەکەی بە جۆرێکە تۆ ناتوانین لێ دەربێنین لە هیچ تعاملێکی پێوە بکەیت ئەوەش کراوە لە بەرامبەر ئێرانە کراوە لە بەرامبەر زۆر وڵاتی ترا کراوە لە بەرامبەر عێراقا کراوە بەرحاڵ ئەگەر ئەمە بێت کە باسەکرێ بەڵێ بنازانم لە بیدایەت باسی ئەوەیانە کرد کە ئەمە فریزی بکەن نەتوانێت ئەوێ بکە ئێستا باسی ئەوە ناکەن ئەڵێن على كل مصادر مثلا ألمانيا قشت أو درجة تأميني كرت أو شركة غازبروم كشركة نوتي روسيا تأمين نك تأميني كرت كونفسكيشني كرت يعني بابي بارا بابي أودي مصادرة كرت أو مصادرة أو مصادرة أوي كباسي كان برامبر بنكي مركزي روسي نال استحاليا نالن أبدي فريز كردن نالن مصادرة أم 600,000 مصادرة أكرد على كل هذا فريز كردن به برامبر دولتك وروسيا تشتك أو بكرة زور أسانية إذا تو برو سيرك مثلا باشتو أوروبا اعتمادي أوروبا لسر أولا إنرجيا كي اعتمادي لسر روسيا به أو بأساني تناتواني أم غاز ونوت ونازا خلا أعلام زور تشتاكري زور تشتغلي الله بس الحقيقة أما أسانية أما تناتواني أبدي أمريكا وتي أما تعويستان أكيد بأبدي بغاز بس أو غازك أبدي لأمريكا إنتاج كري لغاز أكري وتمن سائل شيء وتمن سائل غازي شل غازي شل أبي كان بغازي شل دواي نقلي كان بأوروبا دواي جاري كتر بكن بغاز أما بنية تحتية أبي أما نقل كردني أبي تقريبا لازم تنقط عندك باسي دقات جرانتر أبي الغازي الروسي روسيا مجموعة سلسلة أبي دي خطي بايب أو أنا جريدا ولا قال أوروبا أو غاز أجاتا أوروبا زور بهرزاني أجاتا أوروبا عيني تشتغل النوت إستبقى أساني أما أبي دي لا بوهردو طرف زور قرصة روسياش أو أسانية مثلا أو راستا نقص هاي للدنيا نقص هاي لإنرجي بس أو أسانية أمرو نوت لأوروبا هل قريبي بي بوشويني كتر مثلا بابلين دولتك عقدي هاي لقى السعودية أو دولات ناتشبة أسانية مثلا أم عقد رفسي كفسخي كبتش نوتي روسي بكرة چونك أما عقدي أو شحني أو بنية تحتي أو تشتي دريش خايني أو ناكري أو بأودي لبر أو أجر سيدك مثلا روسيا است نوت أدابة هند بس $50 كمتر لبرميل $50 كمتر لسعر بازار أما مثلا بروسيا أسانية بو غرب صدقات قرسترا تو استسيري كمثلا تاستمن نمان بيني ام تضخم ام برزبوني اسعار انا لا اوروبا لا تاشش مانجي دهاتو ديالبه مثلا لم روجانا المانيا وابزانم نصيحتك عند بالماني ابدي شاوري قرم والمقرم كم كان لازم شيء انرجي بس هو كان مثلا است كمبانيا المانيا 40,000 كريكار احتمال درك لا ايش اذا امانه ل 6 مانجي دهاتو ام وضع تحمل ناكري اذا استوى لي هاتوا بو بحرب استنزافي كي اتواني كي زوتر شوملي تسليمه به او اللي هاتوا تراديك روسيا چونك اوديا اكتفاء ذاتي هي الاخواردن ولا انرجي تراديك احتمال زياده اوروبا تسليم به لم وضع تنازل اذا زور ديارنيه حتى اگر بيتا مسألة خواردن مثلا روسيا لقال اوكرانيا كمية 25 للسط لأرض الدنيا لم دو دولة دي مثلا حل لو مثلا زيتي او زيت لقول بروج دروس لقال زور تشتيتر جو امانه مصدري زور قورا خوي نقصي هبو للدنيا نقصي كي هبو لخواردن
ئەسعاری خواردن بەرزبوو نەبوو لەگەڵ کۆڤید و ئەوانە ئێستا لە وەزعێک ئاوا کە مەتەن حیسار ئەکرێ رووسیا ناتوانێت تشتی خۆی بفرۆشێ بە و ئاسانیە ئیتر ئەزمەیەک لە خواردن دروستەکە مەتەن ئێستا بەحری دەریای ئازۆ بەدەستی رووسیا ئۆکرانیا ناتوانێت هیچ ئەوێدی تەزدیر بکە هیچ لەم منتوجە تەزدیر بکە لەبەر شەر لەبەر چونکە هەموو ئەو دەریایانە و مەوانە کە بە ئێستا بەدەستی رووسیان مثلا رووسیا لەگەڵ بیلاڕوسیا لەگەڵ کازاخستان کە ئێستا تقریبا قوتبێکن مثلا سەمادی کیمیاوی کەمیەک زۆر گەورە لە سەمادی کیمیا لە دنیا لەم دەوڵەتانە دێ ئیتر کە تۆ حتا ئەوروپا و ئەمریکا اعتیمادیان لەسەر سەمادی ئەویدیە رووسیا کە دێتە معادن کەمیەک زۆر گەورە لە معادن لە رووسیا دێ لە چی پلاتینیوم بێ نیکە بۆ بەسێ ئەوەنە لە هیناکە لە سناعەتی پاتری و بڵێن سیاری کارەباییەوانە بەکارێنرێوانێ ئێستا ماوەیەک دوو هەفتەیەک لەمە پێش من گوێم لێ بوو کە بۆ بە سێ قات ینی یەکێک بەشێکی زۆر لە کانزاکان کە لە رووسایە بەرهەم دێتەوەوانە چەند قات زیادی کردو کە ئەمە هەمووی کاریگەری لەسەر پێشی سازی هەیە وایە ڕاستە ئیتر ئەمان ئیتر ئەوەی ئەزانی چۆنە کە مەتەلەن ئارد نەمێن گران بێ یان مەتەلەن وڵاتێک ئارد کەم بێ ئەمە تەسیرەکە لەسەر خواردنی تر سعری پەتاتش بەرزیەکە سعری خواردنی تر چونکە خەڵک تعویزەکە تشتێک تعویزەکە بە تشتی تر زەرەری گەورە مەتەلەن لە دووەلی دەوڵەمان دووەلی غەربی تا ڕادێک ئەتوانن 10% 20% 30% تحملی بکەن احتیمالە تحملی بکەن بەس لە دەوڵەتێک وەک ئەم دەوڵەتانی ئەفریقیا و ئاسیا و ئەمریکا لاتینی ئەمە کاریساتە لەبەر ئەوە یەکەمەتەن فترێک لەمە پێش مەتەن مصر ئەوێدی جنەی مصری ئەوێدی کرد سعرەکەی دابەزات ڕەسەن ئێستا لە مفاوەزاتە لەگەڵ IMF بۆ 12 ملیارد دلار چکە ناتوانێت ئارت ئەوێدی بکە پەیاکە بۆ خەڵکی مصری تورکیا لەسەر لێوی ئەویدیە خەریکە کولابسێ اقتصادەکەی سریلانکا هەر کولابس بوو لە سریلانکا ئێستا نازان 13-14 ساعت کەهرەبانیە نەوتی چێشت لێنان و ئەوانە نییە خەڵکی نەک بەس ناتوانێت مەتەلەن ئەوێدی نان نییە بخۆیە تقریبا تووشی قەیرانێک بووە مەتەلەن سریلانکا ئیتر ئەم وەزع ئەوێدی نابێ ئەگەر بەم شکلە بڕوە لەسەر ئەستی دنیا یەک مشکلە دروست ئەبێ ئیتر والێ ئەبێ بە حربی استنزافی ئاخری ئیتر کام تەڕەفە ئەوێدی استیسلامەکەیان تەنازولەکە و هیچ دار نییە تا ئێستا دەلیلی بەرحاڵ ئەوەی کە باسەکرێت و لە بیدیاشە ئەوترێتەوە من بۆ خۆشم بە جۆرێک ئەتوانم باوەڕ بەوە بکەم کە مەسەلەن هەوڵی رووسیا هاتنی رووسیا یەکەم جار بۆ ئۆکرانیا بۆ بەسی دۆنباسوانە نەبوو ئەمە ئێستا تەختیتێکە کە یاخود هەدەفێکە لەو هەدەفانێکی رووسیا بە جۆرێک دایبنێ دووبارە بۆی کەوا سەرکەوتنی خۆی ئیسپات بکاتوانە کە بڵێ سەرکەوتم ئەگەرنا رووسیا لەو ڕۆژەوە شەڕی کردووە ئەوەشکا شتی وتەوە جار یەکەمین ڕۆژ کاتە قسەی کرد پۆتین وتی ئەسڵەن ئۆکرانیا هەر وجودی نەبوو بەشخەتای بەرشەفیەکان بوو لینی نەبووە شتێک نەبوو ناوی ئۆکرانیا ینی بەتەما بوو لە خەریە بیسڕێتەوە واقعەتەکەی ئەوە بوو کە ئەو باوەڕی بەوە نییە کە شتێک هەیە ناوی ئۆکرانیا بێ لە هینی خۆیانمە تەبعاً تێڕوانی فاشستەکانی رووسایە و ئەو هات بۆی کەوا حکوومەتێک وەکو چۆن دەرکاتی خۆی لە فەڕەنسا حکوومەتی ویشی دروست کرد بەتەما بە حکوومەتی چیاوە لە جێگەی حکوومەتە دروست بکات و بڕات کارەکە هەمووی بە 3 ڕۆژ بە هەفتەیەک یەکلایی کاتەوە ینی بەشێک لە میدیاکانی ناوەوەی رووسیا کە ئێستا مەسەلەن ئەڵێن رووسیا حکوومەتی خۆ رووسیا خۆی واینەوت وەڵام میدیاکانی رووسیامانە بەگوێی خەڵکەکە ئەمە ئەوە بە خێرایی جێبەجێ بێت و ئەکرێت پاشان ئێستا ئەمەی کە گەیشتۆتە ئەم مستەوایە ئەمە بە بڕای من جۆرێک داشکانە لە ئەهدافەکانی رووسیای بەڵام ڕاستی ئەم شکستەی ئەوەڵی رووسیا گەرم کارە ئاوا درێژەی پێبێت پێ بدرێەوە ئەوانە ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان بە ئیوەچێکی بۆ بکڕێتەوە کە ئەو بەشێکی لە ئۆکرانیا بەدەستێنا بەڵام لەم لاوە وەک تۆ باست کرد پێشتر ئەم سەرکەوتنەی رووسیا بەم جۆرە بەستنەوەی بە کریمی بە هینەوە قرم بە
دۆنباسەوە لێەوە بە ڕووسیاوە ئەمە شکستێکی زۆر گەورا بێ بۆ غەرب کە غەربیش ناتوانێت لە بەرامبەر وەزعێتێک و دۆخێکا کە دروست بۆ لە دنیا تەحملی ئەم شکستە گەورەیە بکە لەبەرەوە ئەم شەڕی ئیستینزافە لەواتێ درێژەی هەبێت و ئیدامە پیا بکە لەم نێوەیە حقەدەوەیە ئەگەر لە ڕوانگە و مەنزەری چینی کارگەری دنیاوە سەیرەکەی کە من پێم وایە ئەمڕۆ لە هەموو کات زیاتر ئەنتەرناسیۆنالیزم و ئومەمیەت پێویستە ئومەمیەت نەکرد تەنها وەکو شیعار و ئەوانە ئەمڕۆ پێویستەوەیە کە هەموو ئەحزابە چەپەکان و هەموو ئەوانی کە خۆیان بە ئینسان دۆستەزان و لە ئومەمیەتێکی زۆر فراوانترە هەموو ئەو هێزانەی کە لە دژی جەنگن لە دژی برسێتین لە دژی هەژارین لە دژی چەسانەوەوانە لە پێکاتێکا کۆ ببنەوە قسە لەسەرەوەکە کە چۆن بەرامبەری ئەمە ڕاوەستێت چونکە حەقەدەوەیە ئەمەی کە ئێستا ئەم شەڕەکە ئەکرێت ئەبێ ئاوا ببینێت کە بە شەڕە لە بەرامبەر ئێمەیە ئەمە شەڕە لە بەرامبەر تەواوی خەڵکە ینی ئەم تەداعیاتە اقتصادیانەی کە تۆ باست کرد ئەم لێکەوتە ئابوووریانە ئەمە شەڕێکی بەردەوامە لەگەڵ گوزەران و ژیانی چینی کارگەر و زەحمەتکێشە لەسەر تاسەری دنیاە بیمافیا رووسیا بنافێ ئۆکرانیا ئەوەی کە ئێستا محاصرە کراوە رووسایە من طبعاەوە تەسویرم قبول نییە کاڵێ محاصرەی رووسیا ئەو کاریگەری نیە لەبەرەوەی کەوا خواردن دروست دەکات و مثلەن نەوتی هەیە عێراقیش نەوتیشمانە بوو خواردنیشمان هەبوو زراعەتی ژەکرا و هینیشمانە بەڵام قتعی خەیارمان نەبوو بەڵام معاملمان نەبوو بەڵام هەر بۆی کەوا نەوتەکە تەسبیقی پێویستە بە بەوادی ئەوەلی بوو دەست ناکەوت و ئەوانە رووسیا بەشێکی زۆری منتجەکانی لە دەرەوە ئینەکە بەشی زۆری سناعەتەکانی سناعەتی تەجمیعیە رووسیا حقەتەکەی ئەوەیە سعودی ئەوروپایە رووسیا ئەوە نییە گەر سیلاحی لێ دەربێنی کەوتە معلوم بووش کە لە ئۆکرانیا چەکەکانیشی بۆ ئەندازەیە بەهێز نییە رووسیا وڵاتێکی بەڵێ گەورە و فراوان و پانوبەرینە بەڵام نەوت فرۆشە نەوت دەفرۆشێ و لەسەر ئەساسی ئەمەیە کە اقتصادەکەی دامەزراوە لەسەر ئەساسی ئەمەیە نیولیبرالیزم بواری پێ نەداوە کە دامنیشە لە ڕووی پیشەسازی و خۆی بەهێزکە بەشێکی زۆری پیشەسازیەکانی احتیمادی لەسەر پارچەکانەتی کە لە دەرەوەی رووسیا دروستەکەی رووسیا خۆی اختراع عالمەکانی چیپێکی اختراع کردووە کە وەکو ئەمتێل وایە بەڵام چیپە لە تایوان دروست دەکرێت ئێستا کە هەموو حاصلێک کەوتوتە سەری ئەوانە نازانم لەوانەیە نازانم 300 دانە دروستکەن ڕۆژی شتێکی ئەوە کاتە بەشی زۆری سیلاحەکانی پێویستی بەم تەکنۆلۆژیایەکە ئێستا مشکلاتی توش هاتووە جگە لەوە باسی مۆزوعی مەسەلەن ئەم محاصرەیەکە کراوە لە کاتێکا باسی نەکرێ باسی ئەوواکرێت کە مسادەری شتەکانی رووسیا کراوە رووسیاش مسادەری تەواوی ئەو تارانەی کردووە کە لەلایەتی بۆ وەڵامدانەوە بەو حەزری کە خراە سەری کە هەموو ئەو تارانەی کە رووسیا بەکارێنێ هەمووی لیسینە هەمووی ئیجاری کردووە تیاری خۆی نییە ڕۆژۆ لەم کۆمپانیل و کۆمپانیا هێناوێتی ئێستای تر دەرگیری ئەوە بوون کە مشکلەی هاتوچۆی ناوخۆیان لە رووسیا وڵاتێکی گەورەیە دەرگیری کێشەی گەورە بەوە ئەمە لە ڕووی ئابوووریەوە مشکلاتی گەورە زۆر دروستەکە بۆ رووسیا چۆن بەسەر زاڵمونتی تارەکان دەست بەسەراگرینەوەوانە هەمویان دەست بەسەراگرۆ مسادریان کردو باشە تارەکان لە مسادرە کردو بەرحاڵ ئیشیان پێکەی مانگە دوومان ئەی دوایەوە ئەگەر قتاق یاری ویز لە کوێی هێنی چۆن دروستێکی تۆ سناعەتت هەیە قتاعی یار دروستکە مەسەلەن پێم وابێ باسی ئەوەی کە ئەم حەسارە محاصرە اقتصادی کاریگەری لەسەر رووسیا نابێ زۆرتر دیعایات و تەبلیغاتی ئەتوانێت هەنێک لایەن بێ کە پێیان خۆشە رووسیا لەم شەڕەیە بیباتەوە نازان بعضێک کەس پێیان خۆشە لە عالەمە لە جاتی شەقاوی دوو شەقاوە هەبێ نازان خێرەکەی بۆ ئێمە چییە تۆ مەسەلەن تۆ لە گەڕەکەی خۆتە تۆمە ئەگەر من و تۆ لە گەڕەکەی خۆمانە شەقاوەیەکی تایە هەشەقیە خۆین و ئەوانە گەر بێ بەدوان نازان خێرەکەی چی یاری هەردووکان لەوانە دەرەوەکتە نازان بەڵام بازێک لە چەپەکان با دیارە پێیان خۆشە کە دنیا بێ بە دوو قوتبی و قوتبی رووسیاش و چین لە بەرامبەر ئەمریکا ڕابوەستێتەوە ئەمانە دنیا باشترە بۆ بەچی باشترە بێ من حاڵی نیم بەڕاستی نازانم بەچی باشترە بەڵام بازێک ئەو تەحلیلیان هەیە و بە زۆرێک ومێت خوازیە بۆی کەوا رووسیا بتوانێت لەم قەیرانە بێتە دەرەوە بڵاموانی ئەم کێشەی گەورە دروستەکە بۆ چینی کارگەری رووسیا بۆ خەڵکی هەژاری رووسیا بۆ خەڵکێک کە ئەساسەن بەدەست هەژاریەوە ئەیان ناڵ لە ڕابردووە لە پاڵ ئەم هەموو سەرروت و سامانەیە ئەمە کێشەی گەورە دروستەکەوە فعلەن شەڕێکی شە لە بەرامبەر چینی کارگەلا دیگە یعنی شەڕی ئۆکرانیا فیشەکێک کە ئەمڕۆ لە ئۆکرانیا ئەتەقێ سیلاحێکە ئەمڕۆ ئەدرێ بە ئۆکرانیا خود لە رووسیا لەوێ ئەیتەقێنێ هەر تەنهاوە نییە کە خوێنی خەڵکە ڕێژێ سەروەت و سامانێکی کۆمەڵگاشە کە لەوێ سەرفەکرێ و
خانووی ئێمەیە لەوێ ئەسووتێ کاری ئێمەیە لەوێ لە دەزەدرێ نانی ئێمەیە لەوێ ئەبڕێ بەڕاستی ینی وانە کە رووسیاوەی کە لە رووسیا ڕۆیە مەساسی دانە بەدانی خەڵکی کارگەر و زەحمە چێژنەکە لە سەتاسەری دنیا من پێم وابێ ئەمە شەڕێکە لە دژی هەموو بەشەرێت کە لە ئۆکرانیا بەڕێەوە چۆ بە معنایە ئەبێ مامەڵی بکرێت من ئاوایە بیم ینی ئەم لێکدانەوەی تۆ لەسەر تەداعیەتە اقتصادیەکانی ئەم شەڕە لە ئۆکرانیا من ئاوایەتە بەرزەینم کامە شەڕێکە لە دژی چینی کارگەر لە سەتاسەری دنیای ئایا چینی کارگەر لە بەرامبەرەمایە چیەکە ئەو بۆ خۆی پرسیارێکە توانین هەڵیگرین بۆ بەشی ئاخیر و ئەم دوایی ئەم باسە بڵێ بە هیچ شکلێک من نامەوێت ئەو تەسویرە بدەم کە ئەم حیسارە یان ئەم شەڕە تەسیری نابێت لەسەر رووسیا تأثیری لەسەر اقتصادی رووسیا تأثیرێکی زۆر گەورە بێ حتا خەتەری ئەوە هەیە کولابز بێ لەبەرەوە من ئەڵێم ئەمە حربی استنزافە بەس تا ڕادێک رووسیا خۆی حازری کردبوو بۆ ئەم وەزا لەبەر ئەوە مەثەڵەن ئەمە چەند ساڵە مەثەڵەن ئەوەی زێریە کڕی مجموعة تشتي أكرت مثلا محاولة أكرت خطي مثلا نوت أي بردة الصين أي بردة آسيا شرقي آسيا أما مقصدهم لما نية كتأثير صار روسيا تقصير وضع لروسيا زور خرابة به بس موضوع تشتي كترش هيا لغرب لبر أو احتمال الغرب بيشتر أو دي كان تنازل كان شو كان الغرب احتمال بياني مظاهرات درجة لغربه مثلا اسال المانيا لبريطانيا للسويد نازل سعر نرخ تش برز براديك او دي خلق درجه بياني احتمال او مثلا شولتس لالمانيا احتمال حجبي ثقه لبرلمان تصويت حجبي ثقه او دي ام حداثانا لاوروبا احتمالي هي بس لروسيا كنظامك اوديه شلون بدي اوديه زور قمعيه خلق ناتواني امريكا اذا لبن راسته خلق زور يجيني كريكات زور زرارك زور بيكاوي بس لقال اول شيء احتمال غرب اوديه من نازل كي تنازل بس احتمال غرب تنازل قال اول شيء غرب بوهم قوات حسابي كي مثلا توازني اقتصاد مقارنه قوه اقتصاديه ام دو قطبان اودي بكي خو غرب بس امريكا بستويا تريليون اودي اقتصادي صالنا هي روسيا 1.7 يعني فرق زور قوي لقال اوش اوضاع سياسي اوضاع معادلات سياسيه او مجتمعنا الدولي هي لا روسيا كسناتواني مظاهرات كسناتواني اودي اثر مثلا اودي مهم نانك دابينك وكهرباء وفلان وانا تواو قمعي شش ما نجيت مثلا احتمالات خلق تحملك وكاتي خوي كان صار تحمل ما نكر جير حصاري غربي للعراق لأوروبا مجالي أو زيادة يتر خلق درشي بلي أم شر يمنية مجال زيادة اشتكي ترش كباس ما نكرت لم وضعها أزاني شونا أم برزبوني النرخ وانا جشتو درجة خريكة لدس درجة يتر حكومات شيئة كان مثلا الغرب حكومات شيئة أودي نسبة فائدة زيادة أم نسبة فائدة كزيادة كان يترتو ولا سيري وضع عالمي بك حكوماتي عالمي بشيء قتل تاريخي كابيتاليزم أو أنا قرزيان ولا نقردوا شركات هروا تاك فرد هروا يعني قرزك وهي لم لا خاصة الغربة يعني خيالية تو كنسبة فائدة برزي أكي أزاني شيء وضعي شيء كريكار أدي أما حمو احتمالاتي أو دي مثلا وضع بتقتها مثلا حتى النظام بقوري مثلا مجموعة النظام الغرب بقوري نازاني أما نحن احتمالات راست أنا من أو درك بيكم كبلي الغرب أوروبا شا فرصتي نارزاي دربرين فرصتي ناوتن ب ئەم سیاسەتە شەڕ جەنگیانە جای من ئەوە بڵێ من بەڕاستی جەنگی ئۆکرانیا ڕاگررتنی جەنگی ئۆکرانیا من لە ئەستوی رووسیا ئەبینم ینی من بەڕاستی نازانم چۆن بە ئۆکرانیا بڵێم شەڕاگرە ینی بڵێم چی شەڕاگرە مەسەرەن کە چیکە بماڵەکەی بۆ بردومانەکرێت و جێشتێکی وڵاتێکی تر هاتوۆتە ناوێەوە و
بڵێم شەڕ ڕاگرە بۆ ئۆکرانیا نازانم من زۆر بەڕاستی تۆمە هەر کەسێکم قسەی کرد بێ من جۆرێک پێم سیر بۆ ینی نازانم چۆن ئەتوانێت قسەی وا بکە ینی تۆ بەسەر ئۆکرانیا نییە ئۆکرانیا دەوری نییە بۆ ئۆکرانیا نیە ئێستا شەڕی جێشی بۆتین ئەم واقعێتە نابێت لە بێت چاولا بچێ جێشی رووسیا بە پیادەی پۆتین بە ئەمری پۆتین جێشی رووسیا لەنەوە ئۆکرانیایە ماڵی ئۆکرانیا وێرانەکە مناڵی ئۆکرانیا کوژێ ئەخ تۆ یعنی چی شەڕ ڕاگرە ئۆکرانیا من نازانم تێ ئۆکرانیا شەڕ ناگرێت ئەبێ رووسیا و ناتۆ شەڕ باشە رووسیا و ناتۆ شەڕ ڕابگرن رووسیە کە بە واقعی کەلاماری داوە رووسیا بێ بکشێتەوە نقطە یعنی نازانم من ئەمە کە بڵێن باسی ئەوە بکەین کە جەنگخوازیەکانی ناتۆوانە هەتاکو 10 ساڵی ترێشتوانی لەسەر جەنگخوازیەکانی ناتۆ قسە بکەین بەڵام باسیەوەی کە بڵین شەڕی ناتۆ لەوێ ڕابگیری ئەنی ناتۆ چی بکە شەڕ ڕابگرێ واز لە ئوکرانیا بێنێ رووسیا چی لێکا لی بکە ئەنی مەسەلەن نەخشەکە چییە کە ناتۆ بێ بیکە باشە مەسەلەی ئەوەی کە بەڵێ بێ مفاوەزاتێک بکرێ بێ ئاشتی بێتە پێشەوەمانە ئەمانە مەواریدێک نەتوانێت قسەی تیا بکەیت بەڵام شەڕاگرتن لەناو ئۆکرانیایە پۆتینە بێ بیکە پۆتینە بێ بڕوا جێشەکەی بێتە دەرەوە بە من لەم بینەیە واقعەتی ژەوە بڵێم من مقاومەتێک کە خەڵکی ئۆکرانیاییکە کە خەڵکی ئاسایی ئەیکا ئێستا چه سیاسەتێکی بەسەرا زاڵە و کە چۆنیم سیاسەتە لەوانەیە مەسەرەن سیاسەتێکی یەمینی بێ یاخود ناسیۆنالیستی بێ باسێکی ترە بەڵام شەڕێکە ئۆکرانیەکانێکن لە بەرامبەر رووسایە وەکو مقاومەتێکە غەزەیەکانێکن لە بەرامبەر ئیسرائیلە هەردووچی بۆ من جێگەی پشتیوانیە بۆ من مەسەلەن لایەنگری حەماسم پشتیوانی لە حەماسەکەم بەڵام من لایەنگری مقاومەتی خەڵکی غەزەم لە بەرامبەر ئیسرائیلە ئەگەر باس بکەین ئەزانی چۆنە من پێم وانە ئەمەی کە ئێستا لە ئۆکرانیا هەیە باسی بکەین بڵین ناتۆ شەڕا بگرێ ناتۆ ئەوانی کە ئاوا مەوزوعەکە تەحلیلەکان بە نەزەرم بە جۆرە لە جۆرەکان ئەم ئاوا ئەکرێ بە ئاشی پۆتین و نظامی رووسایە و ئەوە لە بەرچاو ناگرن کە ئەوە نظامی رووسیا کە ئەم شەڕی هین کردووە و ئەم محکومکردنی ئەم شەڕە ئیدانەکردنی ئەم شەڕە داواکردنی ئەوەی کە رووسیا بێ بکشێتەوە مووقفێکی بەر لەوەی سیاسی و شۆڕژێرانەوەوێ مووقفێکی ئەخلاقیە نابێت شەماڵ تشتێکت پێڵم ئەزانی چۆنە اتفاقەیەک هەبوو ناوی مسک رووسیا بغەز ئەزانی چۆنە ئەم تشتێک ئاوا گەورە شەڕێک ئاوا گەورەوە شەری ئۆکرانیا بەس بە چی ڕاستە چی غەڵاتە و بە مەسائلی ئەخلاقی حل نابێ ئێستا واقع چییە واقعێک هەیە رووسیا تەدەخلی کردو ئەم شەڕە هەمەجیە ئەویدی کردووە فەرزی کردو بەسەر ئۆکرانیا خەڵکی ئۆکرانیا هەر طرف ئەزانی چۆنە کانن فۆدا یعنی ئەبوو بوون بە وقودی حرب ئێستا معادلات لە دەستی ئەم دوو قوتبەیە ئەزانی چۆنە خۆ رووسیا ئێستا داوا ئەوەکە بگەڕن بۆ مسک خۆ مسک حکوومەتی ئۆکرانیا ئەویدی کردبوو توقعی کردبوو فەرەنسا توقعی کردبوو ئەڵمانیا توقعی کردبوو ئەی بۆ ناچن بۆ مسک یعنی ئەزانی چۆنە حەلێکی عملی ناتۆ چیەکە ناتۆ ئەویدی ناتۆ هەدەفی ناتۆ ئەوە نییە ئەم شەڕە بوەستێ بالعکس ناتۆ ئەوێ ئەم شەڕە تا بێ درێژەی هەبێ تاکو رووسیا ئەویدی بێ بشکێ ئەیان ئەوێ رووسیا تەدمیری بکەن نظامی رووسیا بڕخێن یاسنێکی تر بین ئەمە معنای نییە کە پۆتین تەقەدمی یان تەقەدمی نییە بەس مەقسەدم چیە ئەم شەڕەکە ئەویدیە دوو تەرەفی تایە ئۆکرانیا نییە ئۆکرانیا بووە بە وقودی حربێک بینی دوو قوتبی عالەمی ڕەجعی بۆ من ئەم شەڕە سێ تەرەفیتیایە ئەزانی من ئاوا ببینم لێرە شۆ بچینە سەر مەوزوعی ئەوەی کەوا ڕێگە چارەمان چییە حەلمان چییە من سێ تەرەف لەم شەڕێیا بینم دوو تەرەف نییە ینی بەس تەنها ناتۆ رووسیانە تەرەفێکی تری خەڵکە ئەمە لە بەنهەجێت و بیرکردنەوەی خۆمانە تۆمە ئەگەر من لە حەزەی ئەوە بکەیت توانە هەمیشە کە بەیانوشتەکانمانە نووسین لە ئەخیرۆ چینیکرێکارێکی بۆ زیادەکەین چینیکرێکارە بێەوە بکەوە بکە زین زیادەیە زیادە ینی ئەتوانی نەشی نووسی بەیانەکە هەر عینەنە و بەیانەیە دنیا بێرانە و کارەسات قەوما و سەرمایهداری ئاوایە بۆ ژوازی وای کردو و تاوانکارن و ئەمانە لەم هەموو حکایەتە لەم سەردەیە لە ئەوڵ تا ئەخیر
شوێنێک بۆ چینی کارگەر و چینی زەحمەتکێشەوانە وجودی نییە کە ئەنەه ئەژەنسیێکیان نییە کە ئەنەه ئەکتەرێک نین لەم دۆخەیە یەکەی من ئەم منهەجێتە ئەم لێکدانە بە لێکدانەوەی نادروست دەزانم نەخێر شەڕی ئۆکرانیا ئەو شەڕێکی ئێستا لە ئۆکرانیا سێ تەرەفی هەیە تەرەفێکیان ناتۆیە تەرەفێکیان رووسیا و چین و ئەوەیە ئەوانە تەرەفێکی تری خەڵکە جەماوەرە ئەو جەماوەری کە لە ئۆکرانیا شەڕەکە بەشێکی ئەم جەماوەرێ ئەو جەماوەری کە لە ئەوروپایە ئەڵێ نابۆ ئۆسترەتی نابۆ تەقەشۆف نامەوێت لەوە زیاتر سیعرگران بێ نامەوێت بێکار بم ئەبێ بین بێ تەرەفێکێتی کارگەرانی ئامازۆن لە ئەمریکا کە لە جەنگەی ئەم شەڕەیە سەرکەوتن بەدەستێنن ڕێکخراو دروستەکەنوانە بەشێکی ئەم شەڕات و ئەو کارگەرانی کە لە ئیتالیا لە چەک نابین بۆ ئۆکرانیا بۆ شەڕی زۆرتر و بۆ کەوتنەوەی شەڕی زیاتروانە بەشێکی ئەم جەماوەرن ینی باسەکە لەسەرەوەی و ئەو جەماوەرشی کە لە رووسیا لە دژی ئەم شەڕی ئێستا قەمع کراوە بەڵام معلوم نیە تا شەشبانگی تر ئاوا بمێنێتەوە ئەوانیش بەشێکن لەم هێزە و ئەم هێزە بێت لە بەرچاو بگیرێ و ئێمە بەڕاستی لە بەرامبەر شەڕێکانی لە ئۆکران لە بەرامبەر شەڕێکان لە بەرامبەر بەشەریەتە ئەوەی کەوا سعر ئاوا گرانە بێ ئەوەی کەوا گاز ئاوا گرانە بێ ئەوەی کەوا نەوت ئاوا گرانە بێ ئەوەی کەوا خەڵک ئاوا دەرەکرێت لەسەر کار ئەوەی تەزەخم ئاوای لێ ئەوانە هینە شەڕە لە بەرامبەر ئێمەیە باشە ئەم هەموو سەروەت و سامانە ئەم هەموو سامانەتان کۆ کردەوە ئەم هەموو تریلیۆنەتاندانا بۆ زەری بە ناخەنە سەر دەوڵەمەنەکان شەڕی ئۆکرانیا بۆ بە زەریبەی دەوڵەمەنەکان ناکەن ئەگەر وایە بۆ پارەی دەوڵەمەنەکانی نەکە ئەوانەی رووسیا کە دەستان بەسەراگرتو ئەوانەی خۆشتان کە لە خلالی کۆرۆنایە ئەوەنە و تریلیۆنێک و تریلیۆنە کۆمادوو دەوڵەمەند بوون دەوڵەمەنەکانی دنیا بۆ لە پارەی ئەوان نایە بۆ خەڵکی کاگەر و زەحمەتکێشی عێراق و کوردستان و لوبناان و ئێران و رووسیا و ئۆکرانیا و ئەوروپا بێ ئەبێتە حملی ئەمە بکە بە بڕای من وەختی مەطرحکردنی ئەم سوالاتانەیە و ئەمە هاتمە سەر مەسەلەی چیکردن بە بڕوای من لە دۆخی ئاوایە بەستەنها ڕەخنەگرتن نییە زانی کۆمونیستەکان زۆر خۆش ئەم یاریان وەرگرتووە ئەوانە و زۆر یاریەکی ئیسراحەتە ئیدانەکە کاکە ئیدانە بکە بەیانامەیەک دەربڕا بەیانامەیەک بڵاوکەرەوە هەڵوێستی خۆ بنوێنە بڵێ من لە دژی فڵانم لە دژی فیسارم اینجا لایەنگری ئەم لاکەی لایەنگری و لاکەی مناقەشە بێ بۆیکەوە کامیان زۆرتر تاوانبارن ناتۆ زۆرتر تاوانبارە یاخود پۆتین هەموو سراحەکەمان بێتەوێت لە حاڵێکە باسی چیکردن ئەوەی کە ئێمە چی بکەین ئەخ ئێستا کەسانێک مەسەر ممکنە بڵێن راتۆر لەگەڵ بە زمانی کوردی قساکێکەوەمانە لانی کەم 10,000 کۆمونیست و چەپی کورد زمان لەسەر تاسەری دنیای بڵاو بوونەتەوە لەو جێگانەیە کە وڵاتانیان مەوجودن و هەن گرانی زیاد دەکاتوانە ڕۆڵتان چییە؟ دەورتان چێت لە جوڵانەوەی کارگەریە دەورتان چێت لە اعترازێکە کە بەرامبەر ئەمانەکرێ ئەمانە هەموو سوالاتێکە کە بێ مەطرح بێ ئەم شەڕەکە لە ئەکرێ لە ئوسترالیا و هەتاکو ئەمریکا شەڕە لە دژی ئینسانیەتی ئەم سەردەما و بەم معنایە ئەبێ تەناول بکرێ باز دەبێت کەسەرەوەیکەوە شەڕی ئۆکرانیا ڕابگرن و ئاشتی بێت تو تا ئێستا شەڕتان کردو لەمە دووە بە ئاشتی تاوانمان کرد بە شەر تاوانمانکرد باز لە شەڕەکە پێن خەی ناکە ئاشتەکەمان قوبوڵە تاوانمانکەن بێکارمانکەن بێنانمانکەن بێ ئاوماکەن هەموو شتێکمان لێ قوبوڵە بەس شەڕ مەکەن و ئەمە ئەبێ بە شیعاری دژی شەڕ و ئەوانە من لەگەڵ شعاری دژی شەڕانیم بەڕاستی لەگەڵ شعاری دژی شەڕێکام کە لە دژی کاگەر و زەحمەتکێشی دنیاکرێ من ئەمە تەسویرمە بوو لێکدانەوەمە بۆ بەدیل و ئەلتەرناتیوی ئەم شەڕە بەڕاست ئەمە زۆر ڕاستە ئێستا دێمە سەر ئەوە ئێمە وەک تاک وەک کرێکارێک لە ئوسترالیا کرێکارێک لە سوید کۆمونیستێک لە وڵاتانە لە عێراق وەزیفەی یەکەمی ئێمە چییە؟ تو بڕۆی شەڕ دژی ئەم وەزع اقتصادیە کە خۆڵقاوە لەو شوێنی ژیانی خۆت ئەمە ڕقم یەکە ئەمە تو ناچی ڕاستە زۆر مهمە تۆ دەرچی مزاهرات بکە دژی حرب بەس تشتی ئەساسی ئەوەیە کە بایدن 13 ملیارد دلار بە لەحزێک ئەنێرم بۆ ئۆکرانیا لە نفسی کە ئەودی کرێکاری ئەمریکی ئەڵێ ئۆکێ ئەوە ویکە بەس من نامەوێت سعری نەوت بەرز بێ من نامەوێت سعری خواردنەکەم بەرز بێ شەڕەکەم لەمەیە تۆ ئەڕۆی شەڕەکە لەگەڵ رووسیا و نازانم چی ئەمە شەڕی یەکەمە بەس پێش ئەمەش ئەودیە ئەزانی شۆنە هەموو حربێکە ئەودیە تشتێک ئاوا گەورەوە حربی ئۆکرانیا ئەبێ
لە نهایەتە ئێمە حرەکێک دروستکەین زەخت دانین لەسەر ئەمە ئەطرافانە ئەو ئەطرافانە کێن کە ئەتوانن ئەم شەڕە بوەستێنن ئەمانە بە ئەویدی بە ڕێجا و ئەوانە ناوەستێن ئەبێ حرەکێک دروستکەی زەختێک دروستکەی فەزەحیانکەی وایان لێ بکەیت دو ئاخری بێن ئەویدی بکەین ئەزانی چۆنە ئەمە رووسیا شەڕ ئەم شەڕی ئۆکرانیا رووسیای کرد خەتای رووسیا خەتای زۆر گەورەیە لەمە دەوری رووسیا لەم ئەویدی جەریمەیە زۆر گەورەیە بەس ئەمەش ئەبێ بزانی ناتۆ یەک هەدەفی بۆ داناوە ئەم حربە نەوەستێ چیان کرد لە ئەفغانستان سلاحیان نرد بۆ ئەفغانستان دوای چی دەهات هەموو نەبوو بە قاعیدە و تاڵەبان و نازانم چی لە سووریا چیان کرد خۆ لە سووریا بە ناوی نازان ڕوخاندنی ئەسەد و نازان چی و ئەوانە چیان کرد جوندل ئیسلام و قاعیدە و نازان چی و هەمویان هێنا نەیان ئەویست ئەم حربە بوەستێ ئەیان ویست مثلا لیبیا چی لە لیبیان کرد ئاخری بوو بە سلێڤەری یعنی ئینسان ئەفرۆشرێ لە لیبیا ئەمان لەم شەڕی بینی خۆیان ئەم ئەقتابانە ئێستا غەرب ئەوێ ئەم شەڕە وا مستەمر بێ تا رووسیا بگاتە ئەو دەرەجە بڕخێتر ئەمە هەدەفیانە ئەبێ ئەم وازەح بێ ئیتر ناکرێت بڵێ رووسیا نەوەستێ ئەگەر هەر بڵێن رووسیا بێ بوەستێ رووسیا نەوەستی ئەم شەڕە نەوەست ئەبێ جاریەکەم شەڕەکەم لە وڵاتی خۆم و لە شوێنی کاری خۆم شوێنی ژیانی خۆم بێ تشتی دووەم ئەبێ بە هەردوو لە زەخت لەسەر هەردوو لە ئەوی بکە ئەم شەڕە ئیتر ناتۆ ئیتر سلاح بنێرێ سلاح بۆ کوێیان نێرێ ناتۆ خۆ نادا بە ئەوی کۆمونیستەکان و سۆشیالیستەکان ئەیدا بە نازی و جیهادیەکان و نازانم چی حتا لە ئۆکرانیا چی کرد لە ناوی چیە لە ئەفغانستان و شوێنی تر ئاوا ئەکە لە ئۆکرانیەش ئیتر ناکرێت بڵێن ئەم سلاحە مادام رووسیا احتیلالی ئۆکرانی کردووە بە ناتۆ سلاح بنێرێ ئەمام شەرعیە مقاومەیە هەردوو لە ئەبێ ئەم حربە بوەستێن هەردوو ئەم تەرەفە ئەبێ بە زووترین کات مفاوەزات بکرێن خۆ حتى برجوازية خوي مجموعة سيستمي هي الأمم المتحدة هي نازم شيء أمانة مسك اتفاقية مسكي هي أبي زختك لسر أطرافنا دانين كإتر أمان نمني أم حصار أبي نمني حصار لسر حيج دولتك بحيج سببك نبي أم حصار لسر روسيا لسر بوتينية راست أمانة ألين أوليغارك ونازم أوليغارك جارية كم حد من متفقين لقال أم تسمية أوليغارك يعني شيء أوليغارك إيلون ماسك وجيف بيزو أوليغارك نين بوشي روسي إبراهيموفيتش أوليغارك أوانا أوليغارك نين شيء بد أوانا ديزيان كدوا أوانا تر ديزينا كان ربطي بمافيا وكاري مافيا يشو هي وانية توما أزاين أنا هميان مافيانين إيلون ماسك مافياني تكابلاش سرماداري إنا أزاين شو فرق هي لبيني السيستمك كالسر أساسي بازاري آزاد دروز بو كسي وكو جيف بيزوز آوا لكارگەرەکە باسەکە لەسەری نییە بەڵام پارانەوە نییە هۆی کە بڵێن جێف بیزۆس ئێستا گوناح و مەزڵومەوەوانە باسکە لەسەرەوەیە ئۆلیگارک لەفزێکە بۆ کۆمەڵێک دەوڵەمەنی مافیایی کە مەسەلەن اختراعێکی دیاریکراو نە مەشروعێکی دیاریکراو نە شتێکیان هێناوە بە چەپوگو بوو بە جززی و جەردەیی و هینی KGB بوون و عمیلی KGB بوون یاخود لەناو مؤسساتی ئەمنیە دەسەڵاتیان بۆوانەوە ئێستا بوون بە ملیاردێر جێف بێزۆس چیەکە کۆنگرس نیوی کۆنگرسی کڕیوە باسی مافیایی و تاوانکاری و تاڵانکاری و ئەوانەی کە لە رووسیا ئەکرێت ئەمە مەسەلەیەکە کە لە ئەمریکایە بە هەر حاڵ قانون هەیە حکومێدا قانونەکان جێبەجێ ناکرێت بەسێکی ترە بەڵام ئەوەی کە تۆ لە رووسیا ئەمە بێ بە قانون ئەمە قانونێک بێتە ینی هیچ مؤسساتێکی حکومی ناتوانێت ڕۆژنامە نووسێک وتارێکی لەسەر نووسێوانە ئەچنەی گرنەی کوژنی تر شار بەدەریە بەس لە تاریخی برجوازیەت کاپیتالیست دائیمەن بە ئستثمار و ئەوانە پارە پێ نەکردووە
جاري وهي بحرب كردو جاري وهي بدزيك جاري وهي بجردي جاري وهي بمافيا جاري وهي أبدي معلومة بەڵام باسەکە لەسەر لەفزی ئۆلیگارکە ماسەکە لەسەر ئەوە نییە ئێستا ئەوەی کە لە رووسیا هەیە ئەو سیستەمەی لە رووسیا هەیە پیسترین سیستەمە لەوەش پیسرەکە لە ئەمریکا هەیە باسەکە مەسەلە نیە تەفزیلکردنی یەکێکیان بە یاخود بڵین ئەمریکا باشترە رووسیا ئەمریکا باشتر نیە لە رووسیا لەبەر ئەساساً رووسیا باش نییە بەڵام رووسیا و ئەو سیستەمەی کە لە رووسیا هەیە دڕندانەتر و بێپەردانەترە لەوەی کە لە ئەمریکا و لە ئەوروپای غەربیان ممارەساکرێ زۆر دڕندەترە بە دژی ئینسان قەمعیترە سەرکوتگەرترە معلومە ئەوانە مەسائلێک نین نقاشەن لەسەر بکرێت بە هەر حاڵ سەرنجامی ئەم باسە من مەوزوعەکەم ئەوەیە تۆمە من شەڕ بەتەنها لە ئوکرانیا نابینم شەڕ لە دژی بەشەریەتە شەڕ لە دژی ئینسانیەتە بەگشتی و ئەو شەڕەش باسەکە لەسەرەوە نییە من فەرحێکی دیاریکرا و بەم بە دەوڵەتانە بڵێمەوە بەم تەرحە رازی بن و دیبلۆماسیەت بەکاربێنن لە جیاتی شەڕکردن بۆ تەسفێکردنی نەکەتان مشکلاتەکانی بینی خۆتان باسەکە لەسەرەوەیە ئەم شەڕەکە لە بەرامبەر کارگەر و زەحمەکێشی دنیاکرێ بەرپرس بدرێتەوە و شەڕ ڕاگررتنی شەڕ لە ئوکرانیا لەوێەوە ئەکرێ کە خەڵکی کارگەری بەسەرەن ئەوروپا قبول نەکایتر کارگەری ئەمریکا قبول نەکایتر کە دۆخی نالەبار بێ بەم شێوازە وە کارگەری چاینی بەسەرەن قبول نەکا کە دۆخی بەم شێوازە نالەبار بێ و هی هەندی قبول نەکاینیشت ئەمانە ئەتوانن لە سەرنجامە لە درێژەی لەم بڵێن نهایەت المەتافە ئەم جەنگە ڕابگرن بەڵام ئەوەی کە باسەکە هەر بێتە سەر مەسەلەی شەڕ لە ئۆکرانیا و شتێکە لە ئۆکرانیا ڕۆدا من زۆر سادە ئاڵێن بەڵێ رووسیا بێ بکشێتەوە تەواو نقطەیەک و سەری دێڕ هیچ چینێکی تیان نییە بەڵام مەوزوعەکە لەوە فراوانتر و لەوە واوەترە و بەوەی ئەعتیبارەش باسەکە هەر تەنها لە ئۆکرانیا نییە و ئەو معالەجاتنی کە ئەکرێوەشی تا ئێستا چەپکردوێتی وە لە دنیا باڵێکی زاڵ بەسەر تێڕوانی چەپا هەرەوەیە کە مەوزوعەکە بە خلافێکی سراعێکی جیۆسیاسی بینێتەوە و بەشێکی زۆریش پێی وایە کە گەر رووسیا لە مەوزوعە سەرکەوێ غەرب لوتی بشتێ بە حساب دەواازەیەکە کرێتەوە بە بەرەو ئازادی زیاتر و خەبات بۆ دنیایەکی باشتر بە باشتر من نازانم چۆن بەڵام من وازانم پێچەوانەی ئەمە بینم من بەڕاستی سەرکەوتنی رووسیا لەم شەڕەیەوە ئەوەی کە مەبەستێتی جێگیری بکوانە گەڕانەوەیە بۆ شەریعەی غاب دەردێڵن بڵێ کاپیتالیزم شەریعەی غابی تایە بەڵام ئەوەی کە لە عێراقا کرا و لە ئەفغانستانە کرا ئەمریکا بەرپەش درایەوە لوتیشکا شکستی هێنا بەڵام ئەم نموزەجە تەعمینبوونی لەلایەن رووسیاوەی کا بە قاعیدەی ترەوەختە بۆچیە بێ ڕێگە لە ئەمریکاش بگیرێکە بڕۆ هەمان تاوانی کە رووسیا کردێتی لە ئوکراین لە شوێنیشتر دووبارە بیکاتەوە ئەم جارە هەر کەسێکیش لە بەرامبەر یاوەستایە و چەپێ لە بەرامبەر یاوەستایە پێی بڵێ باشە بۆ کە رووسیایی کردوات ناوت بۆ ئێستا کە ئەمریکای کە خەتایە نەخوا لەگەڵتان ئێستا کاتی خۆی ئەمریکایە کرد ئێستا رووسیا و سین و ئەم قوتباڵێ ئێمەشەکەی واتەن لە ئەفغانستان کرد و عێراق ئێمەش لە والا ئوکرانیا ئێمە بەیانی دوو بەیانی تایوان ئیتر ئەم سراعێک زۆر ڕەجعیە و زۆر هەمەلایەنە مثلا لەم فترەیە میسالێکی دوایە الصين شكل يعني أم شر بس روسيا نية بس صراعك مثلا اقتصادي نية سياسي دبلوماسي ناس زور حملايانا وزور رجعية لم فترة الصين شكل شو معاهدة أمني لقل جزر سولومون آيلاندز لا أودي لا بحري هادي أودي مثلا روسيا بحمو شكلك هنا أم قطبة لقل أم قطبة أودي لقل أودي بجورها الزخد ده الناس تركيا لقل أم قطبة من أم شرنا ها أم وسائل نشكا بكاردن تبرو سيركا مثلا غرب أودي هنا مرتزقة هنا بأوكرانيا روسيا
مرتزقي أودي سوري و تشيتشنا كانوا نازم أنا يعني حتى أمام مرتزق أي كان بتشتيك عادي زي الحرب وأنا مثلا حرب أبي مرتزقتي أنا أبي حتى بقوانين خويا أبي خصوصي كردني شر وأنا نيوليبراليزم لبواري الشر ولا صناعة الشر شيء لا بكارم تشتيك ترش أبدي أم موضوع حصار بلا من زور تشتيك مهمة حصار تسيرك حصار شيء حصار عندنا لسه روسيا تسيرك شيء كذا رأيك شيء كريكاري روسيا شيء كريكار الغرب وشيء كريكار لهم الدنيا زرا حصار بحم شكلك أبي نكري بأي شكلك حتى أم كأرون مثلا يختي كابرايكي روسي أودي أوليغاركي بابلين روسي أودي كان أم نظام يعني اقتصادي رأسمالي أو أنا مترابطة أو أنا أودي تو يختك أي بي دولة ما دقي هندي باريخوي أي با نهلا بريطانيا أو كذا يعني شيء يعني كريكار أودي إشي خوي لدس هذا أم ناس يقبون يعني مقصده أولا مرتبطة حصار بحيث شكلك أودي ناكا خدمتي تشيني كريكار ناكا أمش تشتكي ترش هيا شاب تا استا لم حربة وجودينية مشكلة كان لوي من لقال أوام أبي حركة درسك زخ داني لسر أمدو طرف أيتر بين أودي أو نية أما أودي كين رجاء يعني لبكين أبي أنا زختي كان بو حد طرفي أساسي لم حربة بين كايتر بين أودي معاهداتي بين خوياني ترجعنا نتيجة كم حرب بوستنا بس تا مثلا حركة أو نابين للدنيا إشي ما أم حركتها بشكل كودي به ممكن بشيء تيرواني نكال أو بكامش شيء عابرة أم شرنات وأنا بردوام بسرنجام شيء يعني سلاحي نوي بكارنا أنا سلمان دركان خوش الناوش لبروكاري وأنا كان جۆرێک ئومێدەوار بوونەوەی کەوا ئەم سیستەمە لا یازال دەتوانێت ئیدامی بێ بەبێەوەی کەوا بەشەریەت بەهاڕێ من وازانم کە ئەو ڕۆژگاری کە چەپ تێڕوانێکی زۆر ناومێدەوارانەتر بە ئەم سیستەمە بەسەر یازاڵ بێ و کەمێک بە نێگەتیڤتر سەیری ئەم سیستەمە بکەوە بزانێ ئەتوانێ ینی بەجاران یانوت یا سۆشیالیزم یا بەربەریەت نامە بڕای من ئێستا یا سۆشیالیزم یا لە ناوچوون ینی ممکنە جنسێک لە ناوچ ینی بەربەریەتەوە تا بەربەریەت دەبینینی تر بەربەریەت لەوە زیاتر چیەوەی کە ئێستای بینین گەڕانەوەی هەموو ئەو شتە دزیە و ناشرینانەی کە سەدان ساڵێک ئێمە لێی دوورکەوتوینەتەوە تیجارەتی عەبیدە تیجارەتی لەشفرۆشی شەبەکاتی لەشفرۆشیە ئەم جۆرە تاوانانەیە تەخسیسکردنی شەڕ و دروستکردنی دووبارە لەواچە دووبارە کاتی هین بێتەوە شەریکەت الهند الشەرقیە و لەم بابەتانەش بێتە پێشەوەی تر ئەم تاوانە منەظەمانە و ئەم عەساباتە منەظەمانە کە بڕوات هەم وڵات داژی کات و هەم خەریکی تیجارەت و ئینسان کوشتنەوەوانە بێ ئەمانە بێتەوە بەربەریەت ئەژین بەڵام واقعیەتەکەی ئەوەیە یا سۆشیالیزم یاخود عدالت یا لە ناوچوون ئەمەیە ئەو سوالە و ئەگەر چە بەم نەتیجێ بگە ئازانێک ئەم شەڕی ئۆکرانیا ئەگەر بشکوژێتەوە لەوانەیە هەر تەنها سەرەتای شەڕێکی فراوانتر و گەورەتر بێ و ئەگەر وایە لە ئێستاوە کارکردن بۆی کە بەرەیەکی تری دنیایی دروست ببێ کاری لەسەر بکرێەوە ئەو جوڵانەوە ناڕەزاییانە کە بەرامبەر بە سیاسەتی سک هەڵگوشین و بێکارکردن و برسیکردنی خەڵکە لە هەموو جێگاکانە لە یەک ڕێکخراوی نێونەتەوەیە بەرامبەر بەم سیاسەتە کۆنەپەرستانەی سەرمایەداری و بەرامبەر بەم سیستەمە کۆنەپەرستانی سەرمایەداری بوەستێتەوە ئەمە ئەتوانێت عیلاجی ئەم دۆخۆ ئەم وەزع بکە گەرنا ئەم شەڕش بکوژێتەوە ئەمە ئاگرش لێرە بکوژێتەوە بەیانی لە تایوان ناچی بکەین ئەمە ڕوویدا و گەیشت بە جەنگینەوەوی چی بکەین بەڕاستی وازانم کە ئایندەی ئینسانیت کەوتوتە دۆخێکی زۆر زۆر دژوارەوە ئەوە عیلاجەکەیەتی کە بەرەیەکی تری دنیایی بەو جۆرە دروست بێت
لا سببێکی تر کە چەپ لەم فترەیە کە ئەوەی دیە زۆر زەعیفە زۆر دەوری نییە ئەوەیە کە ئەوەی دیە زۆر منقەسمە بەشێکی لە چەپ لەگەڵ غەربایە لەگەڵ ناتۆ لەگەڵ ئەڵێن ئەوەی دیە ناتۆ ئەبێ بەرەو یعنی چۆن ئەوەی تەسەدی بۆ ئەم شەڕە بکە ئیتر بە هەموو شکل تەدەخلی ناتۆ مەشروعە بەشێکیش رووسیا بە هێزێکی تەقەدمی ئەبینێ ئیتر دیفاع لە ئەودیە کە ئەمەش کە تاسیرێکی زۆر گەورەی داناوە کە لەسەر مەثەن حرەکێکی دژی حرب نابینن تا ئێستا ئەوەیش ئەو نقطەش کە تۆ باست کرد کە من زۆر متفقم ئێستا مۆزوعی سوشیالیزم و نیزام بەدیلی سوشیالیستی شتێک ئایدۆلۆجی وانە نەما ئیتر بەشەریەت ناتوانێت بەم شکلە بەرەوە تۆ سەیری کە لە ئاخر 20 ساڵ ئەم سیستەمە لە ئەزمێک دەراچێ ئەچێتە ئەزمێکی تر ئیتر ئەم ئەزمانە قوڵتر ئەبن وەزع خراپتر ئەبێ و احتیمالاتی شەڕی گەورەتر و وێرانتر ئەوەیە زۆر زۆر لە زیایە نەکنە ڕاست زۆر باشە تۆمە پێما بەگەیشتن بە کۆتایی بەرنامەکەمان کاتەکە لەوە زیاتر ناتوانین دیرەشکەینەوە زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێ بۆ بەشداریت لەم بەرنامە و لەم گفتوگۆیە وێدەوارم بتوانین بێتمان باری سەرنجی خۆمان بە بینەرانی ئەم بەرنامەیە بگەێنین ئەگەر شتێکی دیاریکراو نییە بە کۆتایی بە بەرنامەکە بێنین دوا قسە بۆ تۆ فەرموو دەستت خۆش بێ بۆ تەرتیبکردنی ئەم دایلۆکە بە نەزەری من زۆر زروریەوە بێ زیاتر قسە لێ بکرێت دەست خۆش بێ زۆر سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم شێوازە هاتی نەکۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان دیالۆجی ئەمڕۆمان بینەری بەرنامەکانمان بن سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن تا دیتنەوەتان و پێگەیشتنەوەتان لە بەرنامەیەکی ترا بە شادی و کامەرانیتان نەسپێرم هەر بژین